سەرانی پۆدکاستی هزر بەخێربێنە بۆ زنجیرەیەکی نوێ لە پۆدکاستی هزر کە سەر بەناوەندی هزرە بۆ زانست و فەلسەفە. لەم زنجیرەیە باس لە ڕەخناکەین و ڕەخنەی ئەدەبی بە تایبەتی و ڕۆنایی خینە سەر کتێبی لە ڕەخنەوە بۆ ڕەتکردنەوە کە لەلایەن کاگارام سەدیقەوە نووسراوە کە ئەمڕۆژ میوانمانە بۆ ئەوەی تیشت بخینە سەر بابەتی ڕەخنەی ئەدەبی. بەخێر بێ کاگارام، زۆر سپاس کە کاتی خۆ پێبەخشین. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ناوەندی هزر. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن، هەمیشە گفتوگۆی تێر و تەسەل و چڕۆپڕ بکەن لەسەر پرسە فکری و هزریەکان. زۆر سپاس. بەڕاستی بابەتی ڕەخنەی ئەدەبیشمان هەڵبژارد لەبەری بەڕاستی بابەتێکی گرنگە و بە تایبەتی لە ئێستای وێژەی کوردیا زۆرمان پێویستە. من حەزەکەم بابەتەکە لەوە دەست پێ بکەین کە سەرەتایەک باسکەین لە مێژووی ڕەخنەی ئەدەبی. جا ئەوەنی من ئاگادار بم دوو فکرە هەیە لەوەی کە ڕەخنەی ئەدەبی چۆن هاتووەتەکایەوە. فکرێکیانەڵێ کە لە سەرەتای بەرهەمی وێژەیەوە ڕەخنەی ئەدەبیش بوونی هەبووە. مەرج نییە بە شێوەی دەق و نووسین، بەڵام ڕەخنەی ئەدەبیش بوونی هەبووە. ڕێیەکی تریش لای وایە کە ڕەخنەی ئەدەبی بەڕاستی لە کاتی سەردەمی یۆنانەوە دەست پێکا، کاتێک وردە ئەڕەستۆ کتێبی هونەری شاعری نووسیەوە تا دوای. خۆشم پێم وایە کاگارام کە ینی ئەگەر هات و بیرکردنەوەی ڕەخنەگرانە نەبووایە هەر بەرهەمی وێژەیەمان نەبوو. لەبەرەوەی کاتێک کە نووسەرێک شتەکە نووسێت بێگومان ینی ئەو پرۆسێسیشی ڕەخنەیی لە مێشکیا ڕوو ئەیە تاوەکو دەقێک بهێنێتە بەرهەم. جا ڕای تۆ چییە سەبارەت بە مێژووی ڕەخنە؟ بەڵێ، ڕاستەکەی مێژووی ڕەخنە ڕەنگە بە دەقیق مێژوویەکی دیاریکراوە یا بڵێن ساڵێک نەبێ، بەڵام لەو کاتەوەی وەکو بەڕێزت فەرمووت دەقی ئەدەبی هەیە، ڕەخنەی ئەدەبیش هەیە، بەڵام ئەم ڕەخنەی ڕەنگە لە شێوەی زارەکییا بێیان ئەو نووسەرانەی کە دەقیان نووسیوە جۆرێک لە خود ڕەخنەکردنیان هەبوو بێ بۆی دەقێک چەند جارێک پێیاچوونەوە. ئەمە شێوە سەرەتایەکانی ڕەخنەیە. دواتر ئەم ڕەخنانە چوونەتە ناو دەقەکانەوە. بۆ نمونە ئەوەی لە مێژووە ئێمە خوێندومانە لە مێژووی فکری خۆرە ئاوایە لای یۆنانیەکان بۆ یەکەم جار پێم وابێ ئەو نووسەری کە شانۆی بۆقەکانی نووسیوە، بەڵێ دەمخۆش ئەریستۆفانس، ئەو یەکەم جار لەویا ڕەخنەی یعنی بیری ڕەخنەی هێناوتە ناو دەقەکەیەوە. دوای ئەوە وەک بەڕێزت ئاماژەت پێدا ئەرستۆ لە هونەری شیعرەکەی و هۆراس و ئەمانە دیسان ئەمانە بیری ڕەخنەیان بە شێوازێکی گەشە سەندووتر هێناوەتە ناو هزری جیهانیەوە، ناو یعنی بڵین بتوانم بڵێم بە شێوەیەک لە شێوەکان بناغەکەیان داناوە. دواتر لەوێەوە ئیتر بڵێن پێ بە پێ و ساڵ دوای ساڵ قوتابخانە ڕەخنەیەکان دروست بووە. بەڵام ئەگەر ئێمە بین باسی ڕەخنەی کوردی بکەین، دیسان ڕەخنەی کوردیش هەر بە هەمان شێوەی ڕەخنەی جیهانی لە ناو تێکستەکانەوە لە بیدایەت و لە ناو تێکستەکانەوە هاتوۆتە دەرەوە. ئەتوانین یعنی بەشێک لەو تێکستە فۆلکلۆریانەی کە هەندێک جار بە گۆرانی ئێستا بە ئێمە ئەگاتەوە یا دەماودەم یا کە کۆکراونەتەوە هەندێک هزری ڕەخنەییان تێدایە. دواتر کە چیرۆشی کوردی لە دایکە بێ لەسەر دەستی جەمیل سایب، چیرۆشی لە خەوما جۆرێک لە ڕەخنەکردنە لە دەسەڵاتەکەی شێ مەحموود نەمر. یعنی ئەمانە ئەتوانم بڵێم جۆرێک لە ڕەخنەکردن بوون کە یەکەم جار لە ناو ڕەخنەی کوردی ئێمە گەشتیان سندوو و تر دواتر قۆناغەکانی ترێەوە. کەواتە ڕەخنەی ئەدەبیش خاڵی نییە لەوەی کە تەنانەت ڕەخنەی کۆمەڵایەتی بگرێەوە، ینی بڕۆ بچێتە ناو جۆرەکانی ڕەخنەی تریش، ینی نەک تەنها بەست لە ڕووی فۆرمی وێژەی یادمێنێتەوە. بێگومان سەرەتاییەکانی جۆرێک لە ڕەخنەی کۆمەڵایەتی بووە یان ڕەخنەی سیاسی بووە. دواتر لەگەڵ گەشەسەندنی فکرا ئەو کاتە ڕەخنە بڵێن کە شێوازەکانی نووسین پیا بۆ یا بڵێن ستایلە جیاوازەکان پیا بۆ ئەو کاتە ڕەخنەی تێکست هاتوۆتە بەرهەمیا. بۆ نمونە دوای قوتابخانێکی کلاسیک کە ڕۆمانتیک و کە ئەوانی تر دێن ڕەخنەی کلاسیکەکەن بۆ نمونە بۆیە جۆرێک لە قوتابخانەی تر دێتە ئاراوە. لەسەر ئێستایی ڕەخنەی ئەدەبی ئەگەر پێناسیش ئێستایی ڕەخنەی ئەدەبی بکەین، ینی ئێستا ئێمە بە چ شتێک ئەڵێن ڕەخنەی ئەدەبی و ئەرکی چییە ڕەخنەی ئەدەبی و بۆ ئەبێت لە کۆمەلگایە بۆ گرنگەر لە پاڵ بەرهەمی وێژەیە ڕەخنەی وێژەیش بوونی هەبێت؟ یەکێک لە خاڵە گرنگەکانی ڕەخنە ئەوەیە کە ئاستی تێکست دەستنیشانەکە. ئەگەر ئێمە باس لە ڕەخنەی ئەدەبی بکەین نەچین بۆ ئاستەکانی تر، چونکە من حەزەکەم زیاتر بەڕاستی گفتوگۆمان لەسەر ڕەخنەی ئەدەبی بێ.
ئاستی تێکست دیارریەکە، یعنی تۆ تا ڕەخنت نەبێ نازانی بۆ نمە تێکستی کوردی، ڕۆمانی کوردی، شعری کوردی، چیرۆشی کوردی ئاستەکەی لەکوایە. ئەو کاتێک کە تۆ ڕەخنەت هەیە ئاستەکە دیارەکەی. دواتر ڕەخنا دەبێتە پاڵپشت بۆ داهێنان، یعنی تۆ کە بۆ نمە تێکستی نووسەرێک ڕەخناکەی ئەبێتە هۆی پاڵپشت کە لە تێکستی دواتریا ئەو ڕەخنانەی تۆ پێدوتووە ڕەچاوی بکە، بڵێن ببێتە وزەیەک بۆی ئەو باشتر بنووسێت. ینی خۆی گرنگی ڕەخنە بەڕێی من لەم دووخاڵەیە دەکرێت دەیان سوودی تریشی بێ، بەڵام ئەمانە سەرەکی ترینیانە کە هەم هانمانەیە بۆ داهێنان بۆ باشتر نووسین، هەم ئەوەشی کە ئاستەکانمان پێڵێ. بۆ نمونە نووسری ئەلف لە چه ئاستێکایە، نووسری با لە چه ئاستێکایە، نووسری جیم لە چه ئاستێکایە. یعنی ئەگەر ڕەخنە نەبێ ئێمە ئەلف و باوجی مەکو یەکە بینی، بەڵام کە ڕەخنە هەبوو ئاستەکانیان جیاکەینەوە. کەواتە ڕەخنەکان ئەو کەسەیە کە ئاستی دەقێکی ئەدەبی دیارەکە. ئەبێ ڕەخنەکار چ تایبەت، یعنی بەچێ ئەوترێت ڕەخنەکار، یعنی چۆن بڕوا بکەین بە ڕەخنەکاری کاتێک پێمانەڵێ ئەم دەقە باشە یاخود ئەم دەقە مۆری خراپەی لێیان مۆری باشەی لێە. یەک شت هەیە لای ئێمە کە تێکەڵەکرێ، ڕەخنەکار ئەوە نیە بە تێکستەڵێ باشە کە بە تێکستێڵێ خراپە، بۆ پێی کە ناکرێت لە چێژی خۆیەوە بڕیار بدات. هەنی بۆ نمونە ئێستا من لە بەروی حەزم بۆ نمونە لە ڕۆمانەکانی فڵان نووسەرنیەتر هەمووی زەربی سفر بکەم، یان حەزم لە شعرەکانی شاعیرێک نییە بەڵام ئەمەیتر شعرەکانی بەکڵک نایە. ڕەخنەکار ئەم جۆرە پێوەرەی نییە. ڕەخنەکار ئەو پێوەرەی هەیە کە بە پێی میتۆت خوێندنەوە بۆ تێکستەکانەکە و خاوەنی ڕۆشنبیریەکی گشتیە، چونکە بەتەنیا بە یەک لە ڕۆشنبیری ڕەخنە ناگیرێ. گەورەترین کێشەی سیستمی ئەکادیمیای ئێمە، یا بڵێن ئەتوانم بڵم ئەکادیمیستەکانی ئێمە باوایان ناو بنین کە ڕەخنە ئەنووسن ئەوەیە تەنها یەک دیوی تێکستە بینن. بۆ نمونە بەس بە دەوری چوارچێوەی تێکستا خوێنم، بزانن شێوازەکەی چۆنە، زمانەکەی چۆنە، نازانم چی، ناچن بۆ ناو هزری تێکستەکە بزانن ئەم تێکستە چی بەرهەم هێناوە. یعنی با تێکستێ بە جوانترین ستایل نووسرابێ، بە جوانترین شێواز نووسرابێ، ئەگەر فکرەکەی خراپێ، ئەگەر فکرێکی باشت پێنەدا کەواتە و تێکستە هیچ نییە. بۆیە ڕەخنەکاری سەرکەوتوو ئەگەر یعنی ڕێگە بە خۆم بەم پێناسەیەک بکەین بۆ ڕەخنەکاری سەرکەوتوو، ئەو ڕەخنەکارەیە کە ڕۆشنبیریەکی گشتی هەیە لە هەموو زانستەکان. ئەم ڕۆشنبیریە گشتیە وای لێکە کە چاوێشی فراوانتری هەبێ بۆ بینینی تێکست، تەنها لە یەک گۆشەنیگاوە تێکست نەبینێت، تەنها لە یەک گۆشەنیگاوە سەیری دنیای نووسەرێک نەکات، چکە ڕەنگە ئەوە بیخاتە هەڵەوە کە هەمیشە هیچ نووسەرێک نییە کە چەند خاڵێکی درەوشاوی تێدا نەبێ. بەڵام ئایا لە کۆیا کە سەیریەکەی کە بە هەموو پێوەرە ڕەخنەیەکان هەڵیە سنگێنی هەڵەوکەم و کورتی نییە؟ بۆیە ناڵم زۆر جار ئەکادیمیستەکانی ئێمە ئەکەونە هەڵەوەکەوەی تێکستێکمان زۆر دێکەن بە شاکار و بەداهێنانەوە لە کاتێکە کە بە پێوەرە ڕەخنەیە کان بە هەموو پێوەرەکان نەک بەهێنیشان، چکە ئەوان زۆر جار تەنها پەنابەنە بەر یەک دوو دانە لە پێوەرە ڕەخنەکان، بەڵام کە بە هەموو پێوەرە ڕەخنەکان سەیرێکی کە بە چاوکی ڕەخنەی گەورەترەوە سەیرەکەی بە باگراوندێکی ڕۆشنبیری و فکری و ئەوە سەیری تێکستەکە سەیرەکەی ئەم تێکستە زۆر کۆڵەوارە. بۆیە ڕەخنەکار پێویستی بە ڕۆشنبیریی گشتی هەیە. بۆیە ینی ئەلێرۆ ئەتوانم داغڵی کێشەیەکی تر بم لە ناو ڕەخنەی کوردیاوەیە کە ئێمە ڕەخنەکارمان نییە، بۆ نیمانە لەبەرەوەی خەڵکێکمان نییە ئەو حوسڵەی هەبێ کە بە دوای معریفەیەکی زۆر کۆبکاتەوە، ساڵانێکی زۆر متابعی ئەدەب بکات بۆ کەسانی ئینسکلۆپیدی بن، یعنی وەکو مۆسوعەیە گوابن کەسی ڕەخنەکار. حتمەن ئەگەر ئەوە نەبێ ڕەخنەکاریشی سەرکەوتوو لێ دەرناچێت. ینی بۆچی من ناتوانم دەناوی ڕەخنەنووسی کوردت پێ بڵم لە ئێستاە کە هەیە، لەبەر چییە؟ لەبەرەوەی تۆ دە کەسی وا مۆسوعی و خەمخۆرت نییە کە خوێنەرێکی وردبین بێ، چاودێرێکی وردبین بێ بەسەر دەقەکان و ئەو دەقانی دەرەچێت. بۆ ئێمە نیمانانی ئەمە کێشەکە. تەنانەت وەزم لە بەرنامەیەکی بەڕێستا بینی وابزان تەلەڤیزۆنی خاک بۆ گەر هەڵە نەبم، هەر پێشکەشکارەکە ژووتی نووسەرمان هەیە ڕەخنە ئەنووسێت، نەک ڕەخنە گرمان هەبێ.
بنووسن ئیتر هیوادارم پێشکە لانی ڕخنە لە کوردستانە بەڵام هەر باسەکەمان لەسەر ڕخنەکە لە کتێبەکەتا باس لەوەکەی کە باز لە کێشەی مێتۆ دەکەیت لە ڕخنی کوردیە کە ئەڵێ دوو کێشە هەیە یان ئەوەیە بەکەم و کوڕی مێتۆدەکان بەکارێنن یانیش ئەوەیە کە ینی مێتۆدەکان کاتە قاڵبێک وەکو ئامانج سێری مێتۆدەکەکان یان ئەو ڕێبازە شیکاریەکە کە بۆ تەخێگەیکە و ئێوەکو پۆشاکی بیخاتە بەری ئەو دەقەوە ئیترەوەی نێتە ناو هاوێنەی ئەم مێتۆدەوە هەمووی ڕەتەکاتەوە کە لەوانەیە تێکستی باشیشی تیاابێت بەڕای تۆ ئەم دوو خاڵە ئەگەر زیاتر ڕوونکردنەوەی لەسەر کاگارە ڕاستیەکەی من ینی ئەو دوو خاڵە زۆر گرنگە چکە بەڕاستی گەورەترین کێشە لە لای ئێمە ڕەخنە ئەوەیە کە بۆ نمونە ئێمە قاڵبێکمان هەبێ و تێکستی تێ بکەین ئەگەر تێکستێک لەو قاڵبە جێنە بۆ بڵێن ئەمە بە کەڵک نایە ئەمە تێکستێکی خراپە ئەمە باش نەنووسراوە ینی ئەمە گەورەترین کێشەیە ڕەخنە قاڵب نییە هەموو تێکستێک ئەبێ بە پێی پێوە ڕەخنەیەکانی خۆی بخوێنیتەوە ینی من چەند ئیشێکی ڕەخنەیم کردووە یا بڵێن چەند کتێبێکم هەیە بۆ منە کتێبێکم هەیە لەسەر ڕەگەزی ناونیشان من نەهاتوم بە پێی ئەو قاڵب و میتۆد و شتانی کە هەیە کە کۆمەڵێک ڕەخنەگردایان ناوە بێم ناونیشانی چیرۆکی کوردی پێ بخوێنمەوە سوودم لەوان وەرگرت و هێنامە بەڵام لە هەناوی چیرۆکەکانەوە دیسان جارێکی تر شتی ترم دروست کردووە یعنی ڕەخنەکار ئەبێ ئەمە بکە هەموو تێکستێک بەشی ئەوە خۆراکی خۆی تایە کە تۆ بی لە خۆیەوە دیسان ڕەخنەی بکەیت طبعاً وەکوتم بە هاوکاری ئەو میتۆد و ئەو قوتابخانە ڕەخنەیانی ترکە هەیە طبعاً ئەمە بەچی پێ بە وردبوونەوەیەکی زۆر لە تێکەست من کاتێک ویستم لەسەر چیرۆکی کوردی بنووسم نەهاتم تەنها دە چیرۆک نووس بخوێنمەوە هەموو مێژووی چیرۆکی کوردیم خوێندەوە لەناو ئەمانەیە گرنگترینەکان ئەوەی کە بەلای منەوە سەرنجڕاکێش من ڕەنگە بەلای بەڕێستەوە کۆمەڵێکی تریان سەرنجڕاکێش من ئەوانم هەڵبژات ئەمجار ناڵم بەشێکی زۆری ئەو پێوەرە ڕەخنەیانە ئەو شتانە لە خۆیانەوە دەرەمێنە بۆیە هەموو تێکستێک گوزەی ئەوەی تیا تۆ بەخۆی دیسان ڕەخنەی بکەیتەوە ینی ئەمە یەکێکە لە کێشەکانی قاڵب ئەمجا یان وەکو لەو کتێبەیە ئاماژەم پێداوە بەکەم و کوڕیەوە یعنی وەکو پێ بۆ نمونە تۆ تێکستێک بێنی تۆ بەس لەبەر ئەوەی 20 جار وشەی وڵاتی بەکارهێناوە بڵێ ئەمە تێکستێکی نیشتیمان پەروەریە کاکە ئەمە خوێندنەوە و ڕەخنەی تێکست نییە بەڕاستی تێکست بەم پێوەرە هەڵناسەنەیە لەبەرەوەی ئەم شاعیرە ئەم چیرۆکنووسە 20 جار وشەی وڵاتی بەکارهێناوە کەواتە بەڕاستی یەکێکی گەورەی نیشتیمان پەروەرێکی سەرسەختە وان نییە بێ بە پێی پێوەرەکان ئایا ئەم تێکستە وزەی ئەوەی تیا لە 10 ساڵی داهاتووە من و تۆ بیخوێنینەوە ئایا حوسڵەی ئەومانە بێ بیخوێنینەوە تێکستی نەمر ئەو کاتە تێکستە ئەو کاتە پێوترێ نەمر کە سەردەمەکان ببڕێن ئێمە بۆ ئێستا ئەگەڕێنەوە بۆ شێعرێکی نالی بۆ ئەگەڕێنەوە بۆ چامەکی نالی و سالم بۆ ئەگەڕێنەوە بۆ مەموزینی ئەحمەدی خانی ئەمانە تێکستی نەمریان بەرهەمهێناوە بەڵام لە پاڵ ئەمانە ئەم نووسەر و شاعیرە گەورانە چەندین تێکستی تریان هەیە کە ئێمە ناچینەوە سەریان کەواتە گرنگە بە بێکەم و کوڕی میتۆدەکان بەکار بهێنرێت جارێکی ترەکەوێتەوە سەر معریفەی ئەو کەسی کە ڕەخنەکە ئاگرێت یعنی تا چەند شارەزایی هەیە دەربارەی ئەو مێتۆدی کە بەکارهێنە ڕاستاخە بۆیە من لە بیدایەت قسەکان ماوەتم پێویستی بە ڕۆشنبیریەک و وریایشی زۆر زۆر هەیە ڕەخنە بۆیە ئێمە ڕەخنە گرمان کەمە بەداخەوە ڕاستە شتێکی تر ئەوەیە لە ڕەخنەیە یعنی پەسەندکردنی ڕەخنە قبولکردنی ڕەخنە ئەوەی من تێبینیم کردبێ بەڕاستی ینی لە وێژەی کوردیە ینی شتێکی زۆر نادرە کەسێک ڕەخنە قبول بکات جا من حەزەکەم بزانم ئەم پەسەندنەکردنی ڕەخنە لە کوردستانە بە تایبەتی لە وێژەی کوردیا بۆچی وایە یان تەنانەت نووسەرەکان خۆڕەخنەوە نین بۆ من لە کتێبەکەی تۆ خوێنمەوە ئەو نووسەرانە ستایشی خۆیان دەگەن یعنی زۆر جار سوکایەتی تەنانەت دەگەن بە خوێنەرەکە ئەگەر لیان تێنەگەیانە تا دوایی
ئەم پەسەند نەکردنی ڕەخنەیە یاخود ئەم خۆبەزانینی نووسری کورد کە لای وایە ئەبێت ڕەخنەی لێ نەگیری یان ئەگەر لە ڕەخنەی لێ بگریەوە تۆ شتێکی زۆر خراپە کردووە ئەمە لە پای چی؟ ڕاستەکەی یەک هۆی زۆر بەسیتی هەیە بەڵێ ئەوش ئەوەیە کە ئەمانە نووسەری ڕاستەقینە نین نووسەری ڕاستەقینە داهێنەری ڕاستەقینێ و لە ڕەخنە ناترسێ و بە خۆشحاڵی و قبوڵ یەکە دروست و هەوڵ ئەیە ڕەخنەکان بخاتە خزمەتی خۆیەوە خزمەتی داهێنانەکانی ئایندی خۆیەوە ینی بڕوا بکە ینی هەموو ئەوانەی کە ڕەخنە قبوڵ ناکەن نووسەری ساختن یعنی من ئەمە بەڕەهایی ئێڵێ بەڕەهایی ئێڵێ نووسەری ساختن لەبەر چی لەبەر ئەوەی ئەترسێ لە نووسینەکانی خۆی ئەزانێ فشۆڵە ینی ڕێزم هەیە ئەزانێ بنەمایەکی فکری نییە هەنی ئەوانەی کە من لەو کتێبەیە لە کتێبی لە ڕخنەوە بۆ ڕەتکردنەوە ڕخنەم لێگرتوون هەمویان خۆیان نەزانن کە تێکستەکانیان بنەمایەکی فکری نییە لیان پرسی ئەم ڕستەیەت بۆ داناوە ڕەنگە بڵێ وەڵای ئیلهامم بۆ هاتو یا بە سەرخۆشی نووسیمە یا لە گۆرانیەک و جۆم لێ بووە ڕستەیەکی جوانم گوێ لێ بوو لە تەلەڤیزیۆنە لە فیلمێکە یەکسەر نووسیوێتی خۆشی 4 ڕستەی تری بۆ زیاد کردووە لە قوڵایی خۆی نەهاتۆتە دەرەوە کاتێک تێکس لە قوڵایی ئینسان خۆی یەتە دەرەوە لە وجودی وێتە دەرەوە ئەو کاتە ئەتوانێ بەرگری لێ بکە هەم ئەو تێکستە قوڵایی فکریشی هەیە و بۆیە کاتێ ڕەخنەشی لێ دەگیرێت کەم و کوڕێکی دەخرێتە ڕوو نووسەرەکە نایەت جنێو بدا یا دادگا بگرێ وەکو ئێمە لەسەر و کتێبە دادگامان دەگیرە نایەن ئەمانە بکەن ساڵی ڕابردوو بەڕێستان لەگەڵ بەڕێزێکی تریش وەزم کاکزانیار محەممەد بوو هەردووکتان درانە دادگا تۆ بە تایبەتی لەسەر کتێبەکە و دەربارەی کە وەزم لە بەشی یەکەمە لەسەر ئەو بەشی دووهەم بڵێ لەسەر کتێبی مینای شین و ژولیا دەستنووسەکانی مەولانە یعنی ئەو قسانەی کە تۆ کردوتە بۆ منە کە تۆ ڕەخنە و گرتووە ڕەخنەکانە بە ئارگومنت بوو یعنی تۆ دەقی هێناوەتەوە لەناو خودی کتێبەکەیە و لە کاتێکا من هیچ نەزمانێکی زبر نە سوکایەتی یعنی تۆ هاتی دەقەکانە هەڵسەنگانەوە یعنی تەنانەت دەست بۆ کەسایە بۆ خودی نووسەریان کێشەکانە نەکردووە بە کەسی بەڵام لە پای ئەوە هێشتا هاتوون یعنی ڕاپێچی دادگاکران تەنانەت ئەو کەسە نەیتوانی بێت بە نووسین وەڵام باتەوە یعنی ئەگەر کەسێک نووسەر بێت لە پای ڕەخنە تۆ ئەتوانی هەم بە کاونتەر ئارگومنت وەڵامی ئارگومنتەکانی کەسی ڕەخنەکان بێت بە نووسین وەڵامی ڕەخنەکانی ئەوەی نایەبووە لە کاتێکە ئێوە لە ڕەخنەکانتانە ئارگومنتان بەکارهێناوە یعنی بە شێوازێکی ئەکادیمیانەوە تا دوایی ئەو کەسی کە ڕەخنەی لێ ژیراوە ئەتوانێت ئەگەر ئەبێ ڕەخنەکە پەسەندکە بەڵام مەرج نییە پێی قایل بێ ئەگەر قایل نەبێت توانێت بە کاونتەر ئارگومنت وەڵامی ئارگومنتەکانیەوە باتەوە بەڵام ئەوەی کە من بینیم ساڵی پار یعنی ڕاپێچکردنی دوو نووسەر بۆ دادگا لەسەر بەرهەمێکی دەبی و دواتر وەزانم بە کەفالەت ئازادیان کردن یعنی ئەم پەسەند نەکردنی ڕەخنەیە زۆر سەیرە هەبێت بە تایبەتی کاتێک کە نووسەرێکی کورد بە کارەکانی یعنی نووسەرێکی زۆر باشدادا ئەگەر لەو ئەزمموی خۆ بدوێیت یعنی بە تایبەتی ئەزمموی دادگاکە یەک شت هەیە لێرەدا ڕاستەکەی ئەو نووسەرێ بەڕێزە من ساڵێک پێشتر ڕەخنەم لەسەر ئەو نووسی و بە کتێب چا بوو بەڵام ئەیویست جۆرێک لە دەمکوتکردن من دەمکوت بکە و چەند جارێک جوابی بۆ ناردوم بە دۆست و برادرە کە ئیتر بە ئارام ڕەخنەم لەسەر نەنووسێ ئەگەر ڕەخنەم لەسەر بنووسێ لە مەودووە داوای لەسەر قەی دەکەم تەمان من ڕەخنە ئەنووسم من حەقدی شخصیم لەگەڵ کەس نییە تێکستی خراپ ببینم ڕەخنەی لەسەر ئەنووسم مشکلەکە لەوەیە کە ئەم برادرە نووسەرە جۆرێک لە خۆ بەزلزانینی هەیە بۆیە کاتێک وەڵامە داتەوە ناوی ئێمە ناهێنەوەکوی ئێمە بچووکتر بین لەو و دنیایەک تەشهیری پێکردوین تەشهیری بە خۆم و کە سوکارم کردووە کە من بە یەک دێڕژ لە هیچ شوێنێکا تەشهیرم پێ نەکردو ئێوە خۆتان کتێبەکەتان خوێندوتەوە ئەنی من نەقدی ئەو جۆرە نووسینەم کردووە کە تەشهیر بە ڕەگەزی بەرامبەرەکە کە تەشهیر بە شەریحەیەکی کۆمەڵگاکە کە تەشهیر بە خوێنەرانەکە من ڕەخنەی جۆرێک بیرم کردووە کە هەستەکەم جۆرێک لە پەتای گەندەڵی بڵاوە کاتەوە چۆن حکوومەت
ئینسانی گەندەڵی تایە، ڕۆشنبیرەکانیشمان بەداخەوە ئینسانی گەندەڵ و ساختەیان تایە و ئەم جۆرە نووسەرە نموزەجی نووسەری ساختن و خۆیان ئەرگۆمنتیان پێ نییە تاوەڵامی ئەرگۆمنتەکان ئێمە بنەوە، بۆیە پەنا بۆ دادگا بن. یعنی لە دنیایان نییە تۆ لەسەر ڕەخنەی ئەدەبی کەسێک بدەیتە دادگا بڵێ وەڵامە ڕەخنەی لێگرتووم. ئەگەر لە ژێر ینی قانونی ئەوەشی کە بە خراپەکارهێنانی سۆشیال میدیان مۆبایل. بەڵێ یعنی لە کاتێکە من ئەو تێکستەم بە کتێب چاپ کردووە بەر لەوەی لە پەڕی فەیسبووکی خۆم و لە پیجەکەم و ڕێکلامی بۆ بکەم و هەموو نووسەرێک لە دنیاە مافی ئەوەشی هەیە لەوێەوە ڕێکلام بۆ نووسینەکانی خۆی بکە و ڕێکلام بۆ کتێبەکانی خۆی بکە و من پەرەگرافم لە کتێبەکەم دەرهێناوە لەوێ بڵاوم کردوت و من بە مۆبایل یا لە ڕێی فەیسبووکەکەمەوە نەجنێوم بەو برادرەیەوە نە هیچ شتێک نەبێ ڕێزیم پێ کردو خوانەخواستە. یعنی مشکیلەکە ئەوەیە لای ئێمە هێشتا نووسەرەکانمان فێری ئەوە نەبوون کە خاوەنی بیرێکی ڕەخنە قبوڵکردن بن. با من و تۆ جیاواز بینانی لە بیرکردنەوەمانە لە تێگەیشتنمانە، بەڵام من و تۆ وەکو دوو ئینسان ئەکرێ پێکەوە هاوڕێ بین، بەڵام با دوو ڕێگەی جیامان هەبێ. پیشانەیە کە ئەو کەسەی کە ئەو داوایە قبوڵەکە داواکاری گشتیانە تا دوایی، یعنی ئەوانیش ئاستێکی خوێندنەوەیان نییە، ینی تێبگەن لەوەی کە ڕەخنێ دەبی چییە. ڕاستیەکەی دادگاکان ئاخر ئەو بە جۆرێک لە جۆرەکان فێڵی لە دادگا کردووە، یعنی بەپی مادەیەکینی کردووە کە گوایە شتەکە ئەوە نییە. کاتێک ئێمە شتەکەمان لە بەردەم زابطی تەحقیق و لە بەردەم حاکمان ڕوون کردەوە بەپی ئەو مادەیە بواە ئەگەر ئەو خەیاڵی وای هەبوو کە ئێمە سجن بکرین لانیکەم بۆ 24 ساعت یا 48 ساعت، ینی بەپی ئەو مادەیە هەر کەسێک بۆ مادەیە بگیرێ یەکسەر سجن نەکرێت. بەڵام ئێمە کە تێمان گیان و ئەرگۆمێتمان خستە ڕوو کە ئێمە نووسەرین و ڕۆشنبیرین و لەم شارە ئێمە خاوەنی چەندین کتێب و پرۆژەی ڕۆشنبیرین و ئێمە لەسەر ئەمە داوامان لە سەرقەید کراوە، بە خۆشحاڵی و هەم زابط تەحقیق هەم دادوەرە بەڕێزەکە تێگەیشتنیان هەبوو بۆ ئەو بەحەقەت، ینی ئەوە شتێکە بێ ئێمە بیڵین بەوە ئێمەیان بە کەفالەت ئازاد کرد. ینی ئەوەش ڕەتی هەیە بە ڕسوماتی خۆ دەزانی یاسایی و شتەوە، یعنی گینا ناڵێم حاکمەکە جۆرێک لە هاوسۆزی هەبوو بۆ ئێمە، بەڵام تێگەیشتنی هەبوو بۆ دۆخی ئێمە کە ئێمە لەسەر شتێک داوامان لە سەید قەید کراوە کە هی ئەوە نییە بچینە بەردەمی و ئەو بۆ کێشەی تر لەوەیە نەک بۆ ئەم کێشەیە. بەڵام کاگەرە ئەمە یەکەم هینیشی نەبوو، ینی من لەم ماوەیە تەنانەت شەڕە کۆمنتێکم بینی لەگەڵ خانمێکی ترە، یعنی خانمەکە کۆمنتێک پۆستێک کرابوو کە تۆ ڕاو لەسەرم ئیتر ئەم نووسەرەیان دانا بڕاو لەسەرم نووسەرەوە چیا تا دوایی خانمێک کۆمنتێکی نووسی بوو، ینی کۆمنتێکی هینیش نەبوو بڵێ ینی بە زمانێکی بازاڕیان تۆ بەس نووسیوی من پێشتر ئەم نووسەرە بڕوان پێ بوو بۆ لە منە نووسینی خۆمم بۆ نار تاکو و سێری بکە هەڵی بسەنجێنێ، بەڵام دوای چەند ڕۆژێکم بینی کە هەمان نووسینی من بە شێوازێکی تر دانراوە، تا چۆن ڕووی پلەیجریزمی کردووە تا دوای لە نووسینی منەکەم، یعنی بۆ شێوازی کە وەڵامیە بۆ لە کۆمنتەکەیە بەڕاستی یەکەم جار نووسیبووی من هیچ قسە پێ ناڵێم ئێوە ئێوە نین وەڵامتان بدرێتەوە کەچ هەر لە دوای ئەو ڕستەیەوە ڕێک ینی بەجی یەک دنیا قسەی زۆر ناشرین بۆ خانوێ هەڵ شاخی بوو، تەنانەت بۆ نەگریمە نەگەر خانمەکەش ڕاز نەگا، یعنی تۆ ناکرێت لە پای ڕەخنەیە یان قسەیکی وایە ئەگەر بەڕاستی نووسەر بیت بۆ شێوازە وەڵام بیتەوە ئەتوانیت ینی هەر وەکو بەڕێستان بە کۆمەڵێک ئارگومنت ئەم ئارگومنتەی تۆ لەمە هەڵی هەیە لەمە هەڵە تێگەیشتنێک هەیە لەمە، یعنی تەنانەت ئێمە باسی من شتێکم لا سێرە، ینی نووسینێکیشم لە فەیسبووک نووسی لەسەرەوە، یعنی لە سەردەمی یۆنانیەکانە ڕەخنە زۆر پەسەندتر بووە وەک لەوەی ئێستای مۆدێرنەی کووردە، یعنی ئەگەر سێری بکە ئەریستۆفانیس کە شانۆگەریەکە نووسێ بە ناوی هەورەکان، جا لەوێ ڕەخنە ئەگرێت لە سوقڕاتەوە تا دوایی خۆی لای وایە، ینی خودی خۆی ئەریستۆفانیس لای وایە کە ئەمە یەکێکە لە باشترین بەرهەمەکانی کە تا ئێستا نووسیبێتی، بەڵام خارترین نمرە ئێنە، ینی لەو پێشبڕکێ شانۆگەریە لە کۆتاییە داوای لێبوردنەکە لە ئامادەبوون کە قسەی پێوتون اینجا یەک ڤێرشنێکی تر ئەنووسێتەوە، ینی جارێکی تر هینەکەی دا ئەڕێژێتەوە بەنووسی، یعنی ئەم پیاوە ئەقلی وا بووە کە لە سەردەمێکی کۆنی ئەو کاتی یۆنانی ژیاوە
بۆ شێوازە تەنانەت ئەفڵاتون باسەکە کە پەیوەندێکی زۆر باشیە بۆ لەگەڵ سوقراتە، یعنی ڕێزیان یەکتر گرتووە لە کاتێکا یەکتریان ڕخنە باران کردووە، بەڵام ینی ڕخنیان لاپەسند بوو، ئەو سەردەمە ڕخنیان لاپەسند بوو، کەچی لای ئێمە لەم سەردەمەیە بەڕاستی ئەگەر بەو پێوەرە بێمە هەر زۆر دواکەوتوین لەو لایەنی پەسندکردنی ڕخنەوە. زۆر بەداخەوە کە یعنی زۆر کەمە ژمارەی ئەو نووسەر و وەرگێڕانەی کە ڕخنە قبوڵەکەن، ینی ناڵم بەشی زۆریشیان من ڕێزم هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە ڕۆژێک لە ڕژان قەڵەمیان گرتو بە دەستیان و دێڕێکیان وزی، بەڵام بەشی زۆریان بە شێوەی جددی ئەم پرۆسیان وەرنەگرتووە. بەشێک لە نووسەرانی ئێمە وەکو سەرگەرمی دەنووسن کە بەڕاستی نووسین پرۆژە و بەرنامەیە. من لانی کە نزیکی 15 ساڵە ژیانی خۆم تەرخان کرد بۆ خوێندنەوە و نووسینانی بەر لە نووسین خوێندنەوە. ئەمە پرۆژەی منە بۆ 20 ساڵی داهاتوو ئەگەر ئیشەڵاتە من هەبێت و بوار بێ بژین، یعنی تۆ کاتێک دەنووسی بەرپرسیاری، چکە تۆ هەموو شەیەک ئەمە بەرپرسیارەتیە. نووسەرانی ئێمە ڕێزم هەیە دیسان ئێڵێمەوە کە ئەم بەرپرسیارەتی هەڵناگرن یان شانی ئەم بەرپرسیارەتیان نییە بەشی زۆریان، بۆیە ڕخنە قبوڵ ناکەن، بۆیە ناتوانن بەرگری لە تێکستە خراپەکانی خۆیان بکەن، ناتوانن بەرگری لەو ئایدیا چەوتانە بکەن کە بە ناوی کتێب و بە باشترین کوالەتی چاپێکن و دەرخواردی خوێنەریان کە وەکو ژەهر وایە، کە بەحەقەت من هەفتەی پێش و یەک وتارم نووسی لەسەر کتێب وەکو ژەهر، هەنێ کتێب هەیە وەکو ژەهر وایە، فکر تێگەیە، ینی لە بری ئەوەی فکرمان بکاتەوە دایەخە، لە بری ئەوەی گەشەی پێبا وشکی ئەکا، یعنی ئەگەر تۆیشی داهێنان هەبێ لە مێشکمانە یا بڵێن لە مێشکی خوێنەرەکانە، لە بریەوەی ئاوی بات گەشە بکە ئەو وەکوایە نەوتی تێکەیت و پسووتێت ئیتر هەر هیچ سەوز نەبێت. ینی ئەم جۆرە تێکستەیە کە بەڕاستی ئەم جۆرە نووسەرەیە کە توانای ڕخنە قبوڵکردنی نییە. باسی تەنانەت باسی نمونەیەکە کردبوو لە ژیانی خۆتەوە دەربارەی کاتێک کەسەکان ڕخناکەن بە شتێکی کەسی، باسی هاوڕێکی شاعیرە کردبوو کە ڕخنە و لەسەر نووسی بوو، بەڵام تا ئێستانی هەر هیچ پەیوەندی لە تۆ دابڕێ، یعنی بەڵێ کێشەکە ئەوەیە شتەکان ئەکەن بە کەسی و وا بزانم ئەگەر هەڵم ڕاستم کەرەوە چکە لە کتێبەکەشە باس لە دەردە دڵنووسی نەکەین. بەڕای من بۆیە یعنی ئەمە ڕوئە ڕخنە بە شتێکی کەسێتیە دینن لەبەر ئەوەی بەبێ هیچ فلتەرێکی ئەدەبی ئەو دەرد و ئەو پاسۆلۆژیە سایکۆلۆژیانی کە هەیەە ڕێک ئەیخەنە سەر لاپەڕاکەوە خۆش باسیەکەی لە ژینەکە، بۆیە کاتێککە ڕخنەی لێگری ینی ئەو شاعرە چونکە بە هیچ فلتەرێکی ئەدەبیان نەی بردو یەکسەر دەرە دڵەکەی خۆی نووسیە و وا هەستەکە تۆ لە کەسێتی ئەو ئەیت. ئەمە تا چەند دروستە وەڕاست؟ ڕاستەکەی ئەو هاوڕە شاعرە من زۆر هاوڕێم بوو، ینی بەس کاتێک بەشی یەکەمی دیوانەکەی چاپ کرد بەڕاستی زۆرم پێ خراپ بوو و من تاکوتەرا شعرەکانم بینی بوو، طبعا ئەمزانی خراپە بەڵام قەت مناقەشەم نەکرده بوو لەگەڵ یا ڕاستە و خۆ. شعری پیشان هەر هاوڕێکی تردا بوو، طبعا پیشانی چەند شاعرێکی لە خۆی بە ئەزمونتری دابوو، ئەوان پەسنیان دابوویەوە بۆیان بڵاو کردبوو لە گۆڤار و ڕۆژنامەکانە و دیوانی کرابوو بە زمانی عەرەبی. وەڵحاصل کاتێ کە بەری یەکەمی دیوانەکەی دەرچوو هەڵە نەبم 2005 بوو کە بینیم زۆر خرابوو، من ڕخنەیەکم لەسەر نووسی، ینی هەستم کرد ئەوەی لەناو ئەو دیوانایە شعر نیە هەر قسەیە، ینی لە نووسینەکەشا سلماندم وە کە ینی بەپێی ئەو ئەرگۆمنتانی منە ئەمە شعر نییە، چکە شعر زمانێکی باڵاتری هەیە لە قسەیە. ئێستا ئەم قسەی من و تۆیکەین ئەمە قسەیە، ئەمە شعر نییە. شعر زمانێکی باڵاتری هەیە، هەم لە ڕووی ئیستاتیکیەوە، هەم لە ڕووی بەلاغەتەوە، هەم لە زۆر ڕووی ترەوە و زمانێکی ناڕاستە و خۆیە شعر زۆر جار و میتافۆریتەیە کە لای ئەو هیچ ئەمانە نەبوو. حاصل طبعا لەو کاتۆ کە لەسەرم نووسیوە تا ئێستاشی لەگەڵا بێ نەقسەم لەگەڵاکان نەهێشتێ، هەتا لە شوێنێک ناوی من هێدا وشە وتبی ئەو کەسە چێ من نایناسم، چەند کاکە برادری خۆتە تۆ پێکەوە برادر و یانی چی نایناسیت لەبەرەوەی نووسینێکی لەسەر نووسیوی. یعنی ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوە نی ئەوان زۆر شاعری گەورە و داهێنن بۆیە ینی خۆیان لە بورجی عاجەبین.
نیشانەی ئەوەی ئەوان ئاستی داهێنانەکانیان زۆر بچووکە و بە بەسیترین ڕەخنە خۆیان نەزان کە ئەکەوێ و شاعیرێک ئەگەر ئاستی داهێنانەکانی بەرز بێ بە هیچ ڕەخنەیەک ناکەوێ و بەڵکو و بەرزە بێتەوە ینی هەمیشە تێکستە مەزنەکان ڕەخنەی زۆریان لەسەر نووسراوە و بەو ڕەخنانە بەرز بوونەتەوە و نووسەرەکان گەورەتر بوون لەبەرەوەی تێکستێک ئەگەر قسەی لەسەر نەکرێ تێکستێکی مردووە ڕەخنە تێکست زیندنەوە کاتەوە ینی ئەمە زۆر گرنگە کە بەشی زۆری نووسەرانی ئێمە لەم شتە سادەیە نەگەیشتون بەداخەوە ئێڵێم کە ڕەخنە تێکست گەورەترەکە ڕەخنە تێکست بەرەو پێشەوە بە لە بێدەنگی لە کوشتن دەیپارێزێ جۆرێک لە زیندوێتی دەدا بە تێکست ئەگەر ڕەخنەکە ڕەخنەیەکی لە ئێمە لە کەوانەیە کە من حەزم لە موشێنیە بەکاربێن ڕوخێنەریش بێت یعنی ئەم تێکستە بۆتە پرسیار بۆ کەسێک بۆیە ڕەخنەی لەسەر نووسی ینی من هەر تێکستێک پرسیارم لانەوە ڕوژێنەیە ڕەخنەی لەسەر نووسم ینی کتێبخانەکەم دنیایەک تێکستی تایە کە ڕۆژێک لە ڕۆژان نەمتوانیوە دێڕێکی لەسەر بنووسم زۆر جار برادر و شتیش کە تەوەرەیەگە بێ بۆ من لەسەر شاعیرێک لەسەر نووسەرێک پێم بڵێن لەسەر فڵان شاعیر تەوەرەیەکین و حەزەکەین نووسینێکی ڕەخنەیمان بۆ ئامادەکەم کاکە من هیچم نییە لەسەر ئەو نووسەریا و شاعیرە و یا ئەو کەسە ئەڵێن چۆن هیچت نییە تۆ شتەکانی خوێندووە تۆڵم کاکە هیچ پرسیارێکم لا نەوروژاوم لە خۆچی بنووسم یعنی هەر تێکستێک کە ڕەخنەی لەسەر نووسی کەواتە خوێنەرێک ڕەخنەگرێک پرسیاری لاوروژاوە بۆیە ڕەخنەیەکی لەسەر نووسیوە شتێکی تر هەیە کاکارم ینی ئەو نووسەرە تازەکان لە فەیسبووکە کە بەڕاستی من بەکاریسانە بینم نەک تەنها لە وێژەی کوردیە ینی تەنانەت لە وێژەی جیهانی ئێستاشە زۆر شاعیرێ بە تایبەتی ینی لای ئێمە لە فەیسبووک ئەکتیڤن بەڵام لە وێژەی ئینگلیزیە زیاتر لە ئینستاگرام ئەکتیڤن پیانەوترێ ئینستا پۆوەتیان پێوترێ ینی شاعیرەکانی ئینستاگرام ئیتر دەقەکانیان زۆر لاوازە بەڵام پێشوێ بینە سەر ئەم دەقوینانە ئەم شاعیرەت با من لە کوردەکانەوە دەست پێ بکەم ینی کە ڕەخنەیان لێگری ئەم هۆنەرە تازانی ئێستا یان نووسەرەکان بە تایبەتی هۆنەرەکان کە من ئەزمونم بەڕاستی لەگەڵ دووسێکیانە هەبووە کە ئەزمونی باش نین کە ڕەخنەیان لێگری لە کۆمنتیان شتێک ینی زۆریان پێ ناخۆشەوێ ئەڵێ ڕەخنەوە ناگیرێ بێت تۆ پێی لە مەسنجەرە بە خۆم بڵێ نەک بێ بۆ خەڵکی تری باسکەی یان بنووسین بینووسی بۆ نایە لەگەڵ ناقسەکەی یعنی بەس من ئەمە بەش ینی وایە ئەبینم کە بەمە ڕەخنەی هیچ پێش ناکرێت تۆ من ئەگەر سوڵحێکی شێوە عەشایریانی ئەدەبیانە بکەم لەگەڵ تۆە لەینا کاتە هیچ ئەمەکەی ینی بینیشی ئەدەبیە و دوای ئەوەش یەک شتی تر هەیە کاک ئارەمانی ئەم شاعیرە تازانی ئێستا کۆمەڵێک هەراسانکردنی ئەلکترۆنی بە تایبەتی لە فەیسبووکەوانەیە بە کەرەستەی وێژەیە بینن یعنی من خۆم هاوڕێمە بۆ بنەوە ڕەخنەی لە خاڵبەندی یان ڕەخنەی شتێکی گرتۆ لە کۆمنتە بلۆشان کردووە لەسەر پێیجەکە بۆ نەتوانێت هیچی تر بنووسێ لە کۆمنتە یعنی خەڵکی تر ببینێنە تا دوای تەنانەت لە ئەو کەسێک کە ڕاپێکی دادگای کردبوون ینی یەکێکە لەوانەیە کە بەناوبانگە خەڵک بلۆکەکەن لەسەر ڕاوس چیە لەگەڵ ئەم خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا لەگەڵ یان بڵاوکردنی ئەم دەقانەی کە لە فەیسبووکە دەقەکانی فەیسبووک ڕاستێکەی بڵاوبوونەوەی تەکنەلۆژیا نەک لە ئێمە لە هەموو دنیای کاریگەری خراپی هەبووە ینی بەشی زۆری کۆمەڵێک دیاردەی تازەی هێنا وەک شاعیری فەیسبووکی شاعیری ئەنستایی نازانم ینی ئەمانە بەڕاستی شعری ڕۆژانەیی دەنووسن ینی ئەمڕۆ یارەکەی لی تۆراوە شتێکی بۆ نووسێ بەیانی کە ئاشتە بێتۆ شتێکی ترە نووسێ ئەمانە جۆرێک لە شاعیری ساتەوەختی و ڕۆژانەییە شیعرەکانیشان ڕۆژانەییە بیرمە تقریبا 15 ساڵێک پێش ئێستا بوو شاعیرێک دیوانەکەی چاپ کرد نزیکی 30,000 دانەی لێفرۆشرا بڕباب کە بەر نەئەکەوت ینی چاپخانەکە فریای چاپکردنەوەی دیوانەکەی نائەکەوت ینی ئەوەندە بەسەری ئەفرۆشان بەڵام ئێستا کەس نییە دێڕە شعری ئەو شاعیری بیر بێت ئەمە نیشانەیەوەی کە ئەم شاعیرە شاعیرێکی ڕۆژانەیی بووە بەڵام ئێمە ئێستا دێڕە شعری مامۆستا شێرکۆمان لە بیرە گۆرانی شاعیرمان لە بیرە زۆر شاعیری ترمان لە بیرە کە زەمەنێکی زۆرە بەجێیان هێشتووی کەواتە
مشکلەکە ئەوەیە کە ئەم جۆرە لە شاعیر کە لە ڕێی تەکنەلۆجیاوە داغەڵبوون ئەمانە قوڵایی لە تێکستەکانیانە نییە ئەوەی لەو کتێبیان ناوە تەنیا دەردەدەڵە نووسنەوە یعنی قوڵایی فکریتیان نییە دڵنیام یعنی هیچیان نییە مانگی 4 کتێب بخوێنێتەوە بۆیە کە تۆ 4 کتێب نەخوێنیتەوە ناتوانانی تێکستێکی قوڵ بنووسی تێکستێک بنووسی کە توانای ئەوەی هەبێ لە 10 ساڵی داهاتوە لە 5 ساڵی داهاتوە بخوێنرێتەوە هەمیشە نووسەرە گەورەکان شاعیرە گەورەکان خوێنەرێکی چاوردی سەرسەخت بوون بۆ خز بێنینەوە بە نمونە هیچێ بۆ لەو خوێنەرانەی ئەوەندەی خوێندۆ تۆ هەردوو چاوی لە دەست داوە کاتێک کەوتویانە ئەگەر کتێبخانەی بیروس ئاینس بسووتێ وتوێتی خەمتان نەبێ من نەتوانم نیوەی بنووسمەوە ینی گەورەی ئەم نووسەرە لەوایە کە زۆری خوێندۆتە بۆیە تێکستەکانی بۆ ئێمە ماوەتەوە و بۆ 100 ساڵی تریش هەر دەمێنێتەوە کەواتە لای ئێمە شاعیرەکانمان خوێنەر نین نووسەرەکانی فەیسبووکمان خوێنەر نین بەڵکو شاعیری چرکە ساتی و دەردە دڵنووسن دروستە تەنانەت لەگەڵ هاوڕێکمانە باسی ئەومانە کرد کە ئێمە بەڕاستیەکەی بە دەستاژەی دەردە دڵنووسین باسمان ناکرد بەڵام ئەمانوت ئەم شتان ئەم دەقە تازانەی کارنووسرێن ینی هەمووی بریتە لەوەی ئەگەر من سایکۆتێراپستێک مەبێن سایکۆلۆژیستێک مەبێت دکتۆرێکی دەرونی ئەچمە لای ئەو قسانێکە یکەم ئەگەر بنووسرێنەوە هەر ئەو قسانەیە بەڵام قەیناکە وێژە دەردەدڵی مرۆڤیش پیشان هەیە تۆ لەسەر خۆشەویستیە نووسیان شتێکی تر بەڵام ئەبێ بە فلتەرێکی وێژەی یابی بێت یعنی بێت کە جوانکاریی وێژەیی تیاابێ یان دقێکی وێژەیت یان فکرێکی هەڵگرتی بێ دەربارەی بیرکردنەوە لەو ئازاریان شتێت بەڵام دەقانی کێستان وسن بۆ زۆرینەشی ئەوەی من تێبینیم کردبێت کاریگەری ئەو شاعیرە ئینستاگرامە ئینگلیزانیان لەسەر بۆ نمونەی ڕوپیکۆر کە توانامین کتێبەکەی وەرگێڕاوە شیروانوین کە خۆی دقەکە زۆر لاوازە ینی شعری ڕۆپیکۆر تەنانەت ڕخنەگرە ئینگلیزەکانی شەر زۆر خراپقی ناکە کتێبێکی پرفرۆشە بەڵام پرفرۆش واتیانیم کتێبە دقەکەی باشە جگە لەوەی کە دقەکە خراپە ینی توانە ئەمین هاتوو زۆر بە خراپانەش تەرجمەی ینی وەریگێڕا تەنانەت لایەنی ئێستاتیکی شعرەکە کە من تەنها یەک لایەنی ئەو کتێبەی ڕۆپیکۆرم بەدڵ بوو ئەو لایەنشی بەتەواتی بە هەڵە تەرجمە کردو لای تۆ ژوانیە کاریگەری ئەم شاعیرە تازانە کە دووسێ خەت ئەنووسن کە وەکو قسەی ڕۆژانەیە یعنی بۆ منە ڕۆپیکۆر شعرێکی هەڵە تۆ وەکو چۆن خوێ و نازانم شەکر لێک جیا ناکەیتەوە من وین جیا ناکەم تو هەرەوە نێ شارەکە یان جای وایە هیچی نەنووسیەوە بەڵام لە خوارەوە ناوی خۆی نووسیەوە کە وەکو وا بێ شعرەکەی ئیمزا کردو یعنی هیچیشی نەنووسیەوە بەڕای تۆ ئەم ئەدەبیاتە ئەمە ئەکرێنایی لێ بین ئەدەبیات یان هەڵسەنگێنرێ لە بەچاویشی ڕەخنەیانە ڕاستەکەی من پێم وایە ئەمە ینی ئەدەبیات نییە ئەمە بەس هەڵڕشتنی دەردەدڵە ینی من خۆم ئەم ناوی لێنێم بەڕاستی یعنی هەموو کەسێک یعنی کۆمەڵێک دەفتەرچەی هەیە لە ماڵەوە کە ناوە کە بێتاقەتە بێ شتی تیانووسێتەوە ینی من ئێستا چەند دەفتەرچەیەکەم هەیە وەختی خۆی کە گەنج بووم ینی شتم تیانووسیوە شیعر و ڕێنەوە ینی ئەو شتانەیە بەڵام ئەمە نابێ بە تێکست ئەمە کتێب نییە ئەمە بیرکردنەوەی لەحظەیەکی منە لە شوێنەکە حەزم کردو یا داشتیکەم بەڵام کێشەکە ئەوەیە ئێستا ئەم شاعیرانە بە کورد و بە جیهانیشەوە ینی نمونەی ڕۆپیکۆر کە بەڕێز دامەژە پێدا دێن ئەم جۆرە لە دەردەدڵە بە من و تۆ بە ناوی تێکستۆ دەفرۆشنەوە شاعیرێکی وەکو تیسی ئیلیۆت کە نوێکەرەوەی شعری ئینگلیزی و ڕوئیای شعریە لە ناو ئەدەبی ئینگلیزیە لەکوێ ڕۆپیکۆر لەکوێ شاعیرێکی وەکو ڕامبۆ کە نوێکەرەوەی یاخیگەریە لە ناو شعرا لەکوێ شاعیرێکی تر لەو چەشنە لەکوێ یان بۆدلێر کە جۆرێک لە مۆدێرنەی لە پاریس و لە فەڕەنسا بڵاو کردەوە لە ڕێی شعرەکانیەوە لەکوێ یا ئەم شاعیرە دەردەدڵنووسانەی ئەمڕۆی فارس و عەرەب و کورد لەکوێ ینی جیاوازیەکە زۆرە کە بەڕاستی شایانی بەراوردکردن نییە بۆیە
حتما يعني نە زمانێکی باڵا بەکارهێنن، نە بیرکردنەوەیشی قوڵیان هەیە، نە ئەزانن ئەسڵەن من دڵنیاتەکەم نازانن شعر چییە، هەل لە خودی وشەی شعر تێنەگەشتن، چونکە لە خودی وشەی شعر تێبگەن ئەو دەردەدڵە بە ناوی شعرەوە بڵاو ناکەنەوە. هەتا من ئەو نمونەی لە کتێبەکەمە باسم کردووە، کاک قانع خورشید کە هەندێک شتی بە ناوی شعرەوە نووسیوە، ئەمە بەڕاستی ناڵم هەر ئەو جۆرێکە لەو هەڵڕشتنی سۆز و دەردەدڵە، بەڵام ناکرێ ناوی بنێ شعر. شعر شتێکی دیکە، زمانێکی باڵایە، بیرکردنەوەیەکی ترە. شعر خۆ تەرخانکردنە، تەمەن بۆ تەرخانکردنە، ئەبێ بیرکردنەوەی شعری لەگەڵا بێ. تۆ شتێکی تازە شتێکی تازە دائهێنی لە ڕێی زمانەوە کە ئایا ئەمانە ئەویان کردو بێگومان نەخێر. تەنانەت زۆر ینی شاعیرەکانی زۆر ڕق لە فۆرمە، يعني الشعر عادة فورمێکی هەیە کە جیاکاتەوە لە زمانێکی ئاسایی. يعني من ما بس مونیە مەرج بێ سەروا بەکاربێنیان بەحرێکی شعر لە بیست بەحرەکەی عەرەبی بەکاربێنیان شتێ، بەڵام جۆرە فۆرمێکی هەیە کە هەست ئەکەیت کە زۆر جیاوازە لەو زمانەی کە ڕۆژانە بۆ گواستنەوەی زانیاری بەکارێنی، کە تەنانەت وشەی فۆرم لە فۆرمای لاتینیەوەهاتۆ بەواتەی جوانیە، یعنی جوانیەکە تەنانەت TS ئیلیەت کە باسە کرد ئەڵێ هیچ شعرێک چۆنڵی لە فۆرم یاخود هیچ شعرێک ئازاد نییە ئەگەر شاعیرێک بێ کارێکی باش بات، بەڵام ئەم شاعیرانە ینی وا تێئەگەن کە شعری ئازاد ئەوەیە کە هیچ شتێکی نابێت یاێ بێ قسێکی ئاسایی بێت. بۆ نمونە من ئەمڕۆ مێرە ئاوەکەم خواردەوە و خەوتم، ئەوە ئیتر بوو بە شعر، یعنی تەنها ئەوەیە وشەیەگە نووسن هێڵەکە لاین برێک بەکارێنن، وشەکە تێگەشکێنن لەچمە سەر هێڵێکی تر دووسێ هێڵی ترەکەن ئیترە بێ بە شعر. ئەمە بۆچی کارێنم ئەوەیە معریفەیەشیان نیە دەربارەیان وەکو خۆتت نازانن شعر چییە، یان ئەوەی وا هەستەکەن شعر ئاسانە بنووسرێ، ینی هەر لە خۆتەوە دوو قسە دوو وشە بێنە کە زۆر بەکار نێت دایبنێ ئیترە بێ بە شعر. ڕاستەکەی کێشەی شعری کوردی بە ئێمە باسی شعری کوردی بکەین و بە تایبەتیش باسی شعری نوێ بکەین، کێشەی گەورەی هەیە و یەکێک لە کێشە گەورەکان ئەوەیە کە وەک بەڕێزەوت فۆرم ئەخر هەرشە، یعنی ئەوێ بە حساب فۆرمی تازە بەکاربێنێ کە من ڕخنەم لەسەر ئەوانەش نووسیوە، بەڵام فۆرم لە ڕووی فۆرمۆ تازەیە بەس لە ڕووی ناوەڕۆک و کۆنە، ناکرێت تۆ من بەرجێکی تازەم لە بەرایە بەڵام مێشکم بە عەقڵی سەدەکانی ناوەڕاست بیر بکاتەوە، ئەمە ترسناکە بەڕاستی. کاتێک شعر نوێ بێتەوە لە هەموو لایەنەکانەوە نوێ بێتەوە، کاتێک بۆ دلێر شعری فڕەنسی نوێ بکاتەوە بەدەر لەوەی فۆرمەکەی نوێ بکاتەوە ناوەڕۆکەکەی نوێ کاتەوە. فۆرم و ناوەڕۆک دابڕاو نین لە یەکتری، هەر شاعیرێک خاوەنی ناوەڕۆکێکی بەهێز بێ، هزرێکی بەهێز بێ، ئەتوانێ فۆرمێکی تازەش دابهێنێ بۆ شعرەکەی. بۆیە کاتێک کە تۆ ئەبینی شعرێک لە ڕووی فۆرمێکی شعری هەیە بەڵام ناوەڕۆکێکی لاوازی هەیە، کەواتە وەکو وایە تۆ دەستێجلی گەورە بکەیتە بەر مناڵێکی پچکۆلە، ئەمە بۆ ئەو نابێت، بۆی ئەبێ شت لە شوێنی خۆیان بێ. ئەنی ناڵم شعری کوردی کێشەی گەورەی هەیە و من لە 2 ساڵی ڕابردووە ئیشم لەسەر بەشێکی کردو کە هیوادارم بتوانم ئیش لەسەر بەشێکی تریشی بکەم کە ینی بەشێک لەم کێشانە بخێنە ڕوو. کابرا لە شعرە باسی یاخیبوونەکە بەڵام خاوەنی ڕۆحێکی کۆیلەیە، ینی ئەمە بەڕاستی گەورەترین کێشەیە، تۆ بێ وەکو شاعیرێکی یاخیگەر خۆت بێناکرد بێ بەڵام هەل لە ناو شعرەکانیە ئەو ڕۆحە کۆیلەیەتیە یعنی ببینێت، یعنی ئەمە بەڕاستی ترسناکە لە ڕووی فۆرمەوە خۆی بە یاخی بزانێ بەحساب کابراایکی نوێگەرە بەڵام زۆر لە نالی کۆنخواسترە کە شاعیرێکی کلاسیکە، یعنی ئایدیای نالی زۆر پێشکەوتوترە. بێکەس و شێخ نووری شێخ ساڵح خاوەنی ئایدیای زۆر پێشکەوتوترە بوون تا ئەم شاعیری کە لە سەدەی 21 هاژی، کەواتە فۆرم و ناوەڕۆک یعنی ئەبێ پێکەوە شتێکی تازە بەرهەم بێنن، نەک دەست بە یەکێکیانە بگرین و باز لە ویتریان بێنن. دروستە
شش ساڵ پێش ئێستا تۆ هەر لەو بەرنامەی مێتۆدەیە کە پێشتری ژاماژەم پێەیە باس لە ئەو شاعیرانە لەو ئافرەتە شاعیرانە کرد کە شارە نووسن کە لەو کاتە باس دەکرد کە ڕەخنەی زۆر لێیان بوو کە ئەوەیە کە ینی ئەو بابەتانی کە باسیەکەن تەنها بەرتەسک بۆتەوە لە چەند شتێک بۆ نمونە ئازادی لاشەیی و یان ئەمانە بوێرن و تەواو دوای ئەم 6 ساڵە هیچ گۆڕانکاریەک لەمە ڕوویاوە بەڕای ینی هیچ گۆڕانکاریەک بینیوە لە شاعیرە خانمەکان ڕاستێکی من نامێ ئەدەب پۆلێن بکەم بەسەر ڕەگەزە بەڵام هەمیشە تۆ ناچارە بی کە باسی ئافرەتە شاعیرەکانەکەی هەنی چاوێکی جیاوازترت بۆی هەبێ نەک وەک پۆلێنکردن چکە من بەڕاستی ئەدەب وەک ئەدەبێکی ئینسانیە بینم شی ئەینووسێ بەلام و گرنگ نییە کوردەی نووسێ عەرەبەی نووسێ ئافرەتەی نووسێ هەر کەسەی نووسێ ئەوەی بۆ من گرنگە ئەدەبە وەکو هێزێکی ئینسانی بێگومان نەخێر هیچ گۆڕانکاریەک نەبووە و بگرە ئەتوانم بڵێم هەر وەک خۆی دووبارە ئاکاتەوە هەنی گەورەترین کێشەی ئافرەتە نووسەرەکان ئەوەیە ئەڵێ ئەگەر باسی جەستەمنەکەم و ئەزانن من ئازاد نیم لە کاتێکە بەڕاستی باسکردن لە جەستە ئازادی نییە یعنی بەتوانم بڵم تاکە خانمێک کە لە هەمویان جیاوازترە بەیان سەلمانە کە دێت ئەدەبێکی ئینسانیە خاتەڕوو یعنی ناتوانانی ئەدەبەکەی بخەیتە ناو ئەو پۆلێنەی کە یعنی توانم بڵێم لێشاوێکە لەوەی کە باسی جەستەی ئافرەت و چەسانەوەی ئافرەتۆ ماکە ئەو دێت ئەدەبێکە نووسێ دێت هێز پیشانە هێزی مرۆڤ ئەم مرۆڤە هەم ئافرەتە هەم پیاوە چۆن لە ناو ژیانە ئێوە گفتوگوی کشتان نەبوو لەگەڵی دەربارەیەکێک لە ڕۆمانەکانی ئەگەر هەڵە نەبوو بەڵێ یعنی چۆن لە ناو ژیانە ڕوبەڕوون لە ناو تێکستەکانی ئەویشا بە هەمان شێوە ڕوبەڕوون هیچیان کۆیلی ئەوی تریان نییە هیچیان نابێ بە کۆیلە یعنی ئەدەب پێویستە لەسەر پێوەری مرۆیی بێ یعنی نەک ئەو خاڵ و پێوەرانەی لە نێوان دوو ڕەگەزە نەخێر من خۆم قەناعەتم بۆ نییە بە هیچ شێوەیەک دروستە هەر تقریبا هەمان پرسیار ئەوەیە کە دیسان 6 ساڵ پێش سالەوە باسی نەوەی نوێتانە کرد کە تۆت بڕۆ بۆون یەکەنەوەیکی نوێ هاتوێتە کایەوە لە وێژەی کوردیە بە بڕای من هەمان ڕاتێ ئێستاش چکە ئەو کاتەوتە کە هێشتا دیار نییە کە شێوەی ئەم نەوە نوێ چۆنە و لەسەر ئەساسی ئەوە ناوتان ناونەوەی نوێ کە بە گوێرەی کات ئەگەر سێریکی نوێ نەک بە شێوەی ئەوەی کە داهێنانێکی کرد ئەدەبی هێناوێتکە دیسان هێشتا لەسەر ئەو ڕایی کە هێشانەوەیکی نوێ بەواتەی وێژەی ناهاتۆتەکایەوە لە وێژەی کوردیە زۆر بەداخەوە نەخێر یعنی من ئەمە زۆر بەداخەوە یڵێ یعنی بڕوا بکە من متابعە ئەەکەم یعنی متابعی ناڵێم هەموو شاعیر و نووسەرەکانەکەم بەڵام متابعی بەشی زۆریانەکەم وەلانی کەم 50 کەسیان بە بەردەوام چاوم لەسەریانە هەر شتێکی تازە ئەنووسن چ ڕۆمان بێ چ چیرۆک بێ چ شێعر بێ یعنی هیچ پێشکەوتنێکی ئەو تۆ نییە کە دڵت پێی خۆش بێ بڵێیت ئەمە تێکستێکی داهێنەرانی زۆر جوان هاتە دەرەوە شایانی ئەوەیە کە یعنی ئیتر ئێمە قۆناغێکی تر چوینە پێشەوە داهێنان لەسەر ئەساسی واکرێت تۆ خاڵێکی تازە بدۆزیتەوە بۆ قسەکردن پنتێکی تازە ئاشکراکەی لە ناو جیهانی ئەدەبە یعنی زۆر کەم ئەمە بینی یا بتوان بڵێم یعنی ڕەنگە زیادە ڕۆی بێ بەڵام نایبینم چکە هەوڵی زۆر بچووک هەیە بەس نەخەمڵیوە زانی لای ئێمە بەشی زۆری نووسەرەکانمان نووسینیان بەجددی وەرنەگرتووە یعنی شاعری برادرم هەیە شێعر ئەنووسێ بەڵام لە پڕ حەزەکە چیرۆک بنووسێ دەسەکە بە ڕۆمان نووسین کاکە مەرج نییە تۆ هەموو شتێ بتوانی دەست بەسەر هەر هەموویان بگا مەرج نییە توانات هەبێ لە هەموو ژانرەکان بنووسیت تەمان خەڵکمان هەیە کە توانێت لە هەموو ژانرەکان بنووسێ و داهێنەرە
نمونەی بەختیار عەلیمان هەیە کە ئەمە کەسێکی داهێنەرە، هەرچی بنووسێ شتی جوان ئەنووسێ لە بەرەوەی سەقافەتێکی بەرفراوانی هەیە. بەڵام مەرج نییە شاعیری ئەلف با جیم ئەمانە خاوەنی ئەو سەقافەتە بەرفراوانە بن بۆیە شعر بنووسن سەرکەوتوو بن چیرۆ. یعنی من دڵنیام بەشێکیان ئەگەر بەس ژیانیان بۆ شعر نووسین تەرخان بکردایە دەیانتوانی داهێنانی گەورە بکەن، بەشێکیان بەس خۆیان بۆ چیرۆک تەرخان بکردایە دەیانتوانی لە چیرۆکا سەرکەوتوو بن، یان ئەگەر بەس ڕۆمانیان بنووسایە یعنی پەلیان نەکوتایە بۆ شتی تر دەیانتوانی سەرکەوتوو بن. بەڵام هیچیان ئەمەیان نەکردووە. لێرەش بەڕاستی ئەو جۆرە کەشە نییە کە ئینسان بتوانێت دەستی بە هەموو شتێ ڕابگا. یعنی ئەتوانم بڵێم وەسائیلەکانی خۆپەروەردەکردن لێرە زۆر نین. تەمان ئەمەش هینی زۆری هەیە، یعنی ئەتوانم بڵێم لایەنی زۆری هەیە کە بەشیان پێویستە بە دۆخی کۆمەڵایەتی ئێرەوە کە ئینسانی ئێمە ناتوانێت لە شەو ڕۆژەکە بۆ نمە 12 ساعت تەرخان بکات بەس بۆ خوێندنەوە و نووسین. یعنی زۆر شتی ترمان هەیە، ژیان قورسەری وەرحاصل ئەمە بەلایەک. بەڵام تۆ ئەبێ کە ئەنووسیت خۆتی بۆ تەرخانکەی و بزانی پرسیاری تۆ لە نووسین چییە، تۆ ئەتەوێت چی بکەی لە ناو نووسینە. یعنی دڵنیاتەکەم لە 190 نووسەرانی ئێمە ئەم پرسیاریان لە خۆیان نەکردووە. من کە شیعرە نووسم بۆ نووسم، یعنی من وەختی خۆی بە گەنجی هەنێک شیعر وشتم نووسی زانیم لە ناو دنیای شیعرە هیچم پێ ناکرێت، وازم هێنا. یعنی ئەم زانی ناتوانم شتێک بکەم بۆ نمونە گۆرانی شاعیر یا شێرکۆبێکەس تێپەڕێنم، ئێکە من نەتوانم ئەمە بکەم بۆ بیکەم. بەڕاستی تۆ ئەبێ خاڵێکی تر بدۆزیتەوە بۆ ئیشکردن. من ئەم زانی کە خۆم ناتوانم ئەو بکەم، وازم لێ هێنا. یعنی بۆیە من دوای پرسیاری ترکەوتم کە من بتوانم خۆمی تیا بدۆزمەوە لەوێەوە بتوانم خاڵێکی تازە بدۆزمەوە کە پێش من کاری تیانە کراوە. یعنی نووسەرانی ئێمە پرسیاری ئەوە لە خۆیان ناکەن تۆ بۆچی دەنووسیت، پرسیاری تۆ لە ناو دنیای نووسینە چییە. شاعیری ئێمە ئەوە لە خۆی ناپرسی بۆ دەنووسێ. ئەگەر ناوێت شعری نوێ بکاتەوە، ئەگەر ناوێت شعر نوێ بکاتەوە، ئەگەر ناوێت چیرۆک نوێ بکاتەوە، ئەگەر ناوێت خاڵێکی تازە بدۆزێتەوە ننووسێ باشترە. چونکە نووسین بابەتی دەردەدڵیەکە، یعنی بەڵێ حتمما. یعنی چونکە نووسین جۆرێک لە بەرپرسیارەتی، نووسین تەنیا لاپەڕەڕەشکردنەوە نییە، نووسین جۆرێکە لە داهێنانی شتی تازە. تۆ بێ شتێک بێنی لە نەبوونەوە، شتێکی تازە بێنی. ئەگەر ناتوانانی نەیهێنی نەیکەی باشترە. دروست. کاگەرەمەیچی سەبارەت بۆ کۆڕ و کەرنەڤاڵانی کابەسێن، یعنی من هەنێ شاعرم بینیوە کە تەنانەت خۆم ڕخنە لێگردوی ڕخنەیەکی قبول نەبووە تا دوایی کەچی، یعنی کۆڕی بۆ ئەکەن و لەسەری شێنووسێ لە پۆسەکە ئەزمموی شعریم لە کاتێکە ینی دەقی شعری زۆر خراپە تا دوایی، بەڵام وەهمێکی بۆ دروست دەکرێت لەو کەرنەڤاڵ و لەو کۆڕوشانی کە بۆیە ژیردرێن، یاخود تەنانەت فەیسبووکیش بەشێکی زۆر ینی وەهم دروست دەکەن بۆمان. ینی نووسەر وا ئەبینێ کە ئالگۆریتمی فەیسبووک لە لایک و کۆمنت وەمانەیە ئیتر وازانێت دەقەکەی زۆر گرنگە لە کۆبوونەوەیشی کۆڕایتر کە خەڵک هاتووە کە هەنێک کەس ئەگەر شعرەکەشان بەدڵ نەبێت بۆ منە ڕووی ئەویان نییە بۆ منە شوێنەکە تازە بەجێ بێڵم ڕۆنە دەرەوە. یعنی ئەو بێیەش نییە وەکو ئەوروپا. یعنی من زۆر جار بینیمە کە کەسێ شتێکی بەدڵ نابێت پێشانگای هونەری بەجێ ئەڵێ ڕۆ ئیتە گرنگی نابن و سەرکە کەسیش خراپە. بەڵام لە کوردستانە ینی بۆ من لە کۆڕەکەش ئەگەر شتەکەشەوە دڵ نەبێ ڕەوێنیتەوە لەبەر دڵی مرۆڤێک نەڕەنجێنیان شتێدا دوایی، بەڵام ئەوە وەهمیان بۆ دروست دەکات و ئیتر خۆیان لێبێ بە ینی شاکار نووسی مەزن. چیت هەیە لەسەر و کۆڕ و کەرنەڤاڵان؟ ڕاستەکەی من دوو نمونەت بۆ باسەکەم کە دوو نمونەی تۆزێک هەم کۆمیدین هەم بەڕاستی خەفەتاویشن. یەکەمیان پێرار بوو لە پێشەنگای نێودەوڵەتی کتێبی هەولێر کۆڕێک ئەکرا بۆ برادرێک کە باسی ئەزمموی شعریە کرد. ینی من لانی کەم 22 ساڵە متابعی شعری کوردی یەکەم بە بەردەوامی، یعنی لایەکی کتێبخانەکەم دیوانی شاعیرانە و
لە هەر شوێنێکی شعرێکم بینی بە هەر یعنی ئەگەر فریانە کەوتە بم بیخوێنمەوە لانی کەم سەیرم کردو نیوەیم هەر خوێن ینی نەم ئەزانی ئەم کەسە هەیە و شاعیرە بەس چۆن لەوێ باسی ئەزمموی شعری ئەکرد ینی زۆرم پێسەیر بوو بەڕاستی یعنی تۆزێک کۆمیدی بوو بەلام و هەم تۆزێک خەفەتاویش بوو بەلام و کە باشە ئەمە من کتێبێکی شعریم نەبینیوە يعني من مطابعة أكم يعني حملة جوفا لجريدة يعني بو أم كابرايان نبوة تاهستا أما يكشغل نمونة يشيتر برادرك دەردی تۆ فەرمووت لە سۆشیال میدیا زۆر پەم درابوو ببوورەکە ئەم گوزارەیە بەکارێنم کە گوزارێکی تۆزێک میلیانێ کەوەی کە شاعیرێکی زۆر گەورەیە و ئەمەیە دیوانە شعرەکەی بە کوالیتێکی زۆر باش چاپ کرده بوو و خەیاڵی خۆی وابوو کە هەر کەوتە کتێبخانەکانەوە لە دوو ڕۆژە نامێنێت یعنی ئەم دیوانە یەکسەر تەواو ئەبێ خەڵک سەری گرتووە یەکسەر ئەفرۆشرێ طبعا دوای هەفتەیەک کە هێنای بۆ کتێبخانەکاندا دابش کرد دوای هەفتەیەک کە هاتە و سەیری کرد هیچ نەفرۆشراوە یعنی حەپەسا بوو دوای مانگێک هاتەوە هەر بە هەمان شێوە کۆی کردو ڕۆشتەوە سەیرم کرد ئەم ساڵ ڕۆمانێکی نووسیوە من هەمان خەیاڵیشی بۆ ڕۆمانەکەی هەبوو دیارە گەیشتوتە ئەو قەناعەتی کە لە شێعرا سەرکەوتوو نییە و ئەبێ ڕۆمانی بنووسێ هەمان خەیاڵی هەبوو بۆ ڕۆمانەکەی تووشی هەمان شۆک بوویەوە دیسان یعنی من نەم ئەناسی لە نزیک و تا پێی بڵم ئەزیز جارێ تۆ بڕۆ 100 کتێب بخوێنەرەوە ئەو کاتە ڕۆمانێ بنووسە ئەو کاتە شێعرێک بنووسە یعنی ئەمە دوو نمونەیە کە جۆرێک لە خۆخەڵەتاندنی ناو سۆشیال میدیا هەیە کە شاعیرەکان دەخەڵەتێن بەوەی کە وەهمێکی گەورەیان بۆ دروستەکرێ طبعا ئەو نووسەر و شاعیرانی کە من لەو کتێبەشا ڕەخنەم لێگرتوون بەشی زۆریان بەرهەمی ئەو وەهمەی ناو سۆشیال میدیان کە هەر پۆستێکەکە 2000 لایکی بۆیێت وازانێتتر 2000 کەس لەگەڵ ئەوە بەزەوە کێشەکەش ینی تۆ لایک ئەتوانی بیکڕی چونکە ئێستا بڵمە سپۆنسەری فەیسبوک تۆ توانی تەحەکوم بە ژمارە و کەسانە و بکەکێنە ناو پیجەکەتەوە بڵ منە 10000 کەسێ تەواو لە 10000 کەسا 2000 کەس کە هەرگیز دەقێکی وێژەیان نەخوێنێتەوە ئەمە بینن لەسەری نووسان و سەروانەی تر تویان لێبێ بە نووسەر ڕاست بەس ئەو بەسە زمانێکە باسە کرد لای من ئەوەیە کە ئەو مارکێتەرێکی باش نەبووە لەبەرەی هەیە نووسەری خراپمانەیە مارکێتەرێکی باشن یعنی ئەزانن چۆن کتێبەکانیان بە بازار بکەن پەیوەندیان هەیە بۆ نمونە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندنیان هاوڕێیان هەیە بتر واستە و ئەمانە بەزە و برایە دیارە ئەوەشی نەبوو کڵۆڵ بوو لەوەشا کڵۆڵ بوو ینی لەوەشا زۆر کڵۆڵ بوو گینا طبعا دەیان دەقی خراپ هەیە بڕوا بکە هاوڕێیەک ڕۆمانێکی نووسی بوو هات بڵاوی کاتو ئێمە ناوەندێکی ڕۆشنبیریمان هەیە لە سلێمانی یعنی لە ڕوو دامانوتمان کاکە لە خزمەتیان شوێنەکەی هەموو کەسێکە و یعنی من تەسەورم وا بوو کە هیچ کەسێک نایە بۆ ئەم کۆڕی ئەم ڕۆمانچکە ڕۆمانەکەی بەڕاستی باش نەبوو بەڵام سەیرم کە حەشاماتێکی زۆری لە دەوری خۆی کردوتەوە تەنیا لە فەیسبووکی شۆڕانی ئەمانی ناسیوە یعنی دەردی تۆ فەرمووت مارکێتینگێکی زۆر باشی بۆ خۆی کرده بوو کە ئەمە شتەکە وا گرنگە وایە و یعنی ئەوە بەس ئەمانە نووسەری چرکە ساتین یعنی نووسەری ئایندە نین یعنی بەشێکی زۆری ئەو کتێبانشی کە لە لیستی پڕفرۆشترین کتێبی نیویۆرک تایمزن پڕفرۆشترین کتێبی فڵان شوێنن ئەمازۆن چۆن کتێبە گرنگەکانی جیهان نین کتێبە گرنگەکانی جیهان یعنی خوێنەریان زۆر نییە بەڕاستی ئێستا ڕۆمانی پەنجار ڕەهەندی تاریخی بەڕاستی دەقێکی زۆر خراپ بەزیتر پڕفرۆشترینە بەڵێ یعنی بە هەزاران نمونە هەیە کە ڕۆمانی زۆر باش هەیە فرۆشی زۆر کەمە بەس ڕۆمانی زۆر خراپ طبعا کە ئێمە باسی باش و خراپەکەین بە پێوەری ئەدەبی بە چێژ و حەزی من و تۆ نییە بەڵێ یعنی سە بۆ منە پاولۆ کۆیلۆ توانێت بڵێن یەکێکە لەو نمونانەی کە ڕۆمانەکانی لە زۆربەی مارکێتەکانی ئەوروپا و ئەمریکای وەکو خواردنەکان دانرا بۆ فرۆشتن یعنی جا لە هەر کتێبێکی تر وەکو هین ستاندی تایبەت هەیە بە پاولۆ کۆیلۆ بەڵام من نیشانەی ئەوە نییە کە پاولۆ کۆیلۆ نووسەرێکی گەورەیە یعنی ئەمە بەلایەکی تر کە جۆرێک لە نووسەر هەیە نووسەری
عامە یا بڵێن نووسەرە بۆ ئەو خەڵکە عامە نووسی ئەمە شتێکی جیاوازە. یعنی من قسەم لەسەرەوە یعنی هەمیشە تێکستی داهێنەرانە تێکستی گرنگ خوێنەری نخبەوی و کەمی هەیە. یعنی هەمیشە ئەو تێکستانی کە خوێنەری زۆر بەلای خۆیانە ڕاکێشن توانم بڵێم بەشی هەرە زۆریان ناڵێم هەر هەمویان چکە هەندێک تێکستی گرنگیش هەیە کە خوێنەری زۆری لە دەورکۆ بێتونسە یەکێک لەو نووسەرە دیارانە یۆڤال نۆ حەراریە کە لەم چەند ساڵی پێشوە خوێنەرێکی زۆری لە دەورکۆ بەڵام تێکستەکانی تێکستی گرنگن. بەڵام بە هەڵەش من چەند شتێکم خوێنەوە لەسەری زۆر بە کاولکاری وەریان جێڕاوەتە سەر کوردی بەڕاستی کتێبەکانی. ئەوەش کێشەی تر ینی منەوێ بەرنامەیە بکەم وەرجێڕێکی بەڕێز بانکەم کە دەربارەی ئەم کۆمەڵ کوشکردنەی ئەم دەقانە بکەن کە وەریانە جێڕن چکە بەڕاستی زۆر بەخراپی وەریان جێڕاوە. بێگومان کێشەی وەرجێڕان یعنی ئەوە شتێکی ترە بەڵام من مەقسەدم وێنە جیهانێکەیە ناو جیهان کتێبەکانی ینی کە کتێبەکانی پرۆفۆشن نیشانەوە نییە کە نووسەرێکی ینی بڵێن پۆپۆلیستیە ینی ئێمە باز بەڵام ینی مەسەلەی وەرجێڕانی کتێبوو ئەمە بەڕاستی ئەمەش دیسانێکی ترە لە دەردەکوشندەکان لای ئێمە ینی جۆرێک لە ڕخنەی وەرجێڕان هەیە ڕخنەیەکی زۆر دروست و گرنگە کە پێویستە هەبێت جۆرێک لە ڕخنەی وەرجێڕان هەیە پەیوەندی بە سەلیقەوە هەیە. یعنی من هەندێک ڕخنەم بینی لە ماوەی پێشوا لەسەر هەندێک دەقی وەرجێڕان کە پەیوەندی بە سەلیقەوە هەبوو. یعنی من و تۆ ئەگەر هەردووکمان یەک تێکەز بجێڕین حتمما بەکویەکی وەرناجێڕین چکە وەرجێڕان پەیوەندی بە باگراوندی سەقافەتی من و تۆ هەیە. یعنی بەپی ئێمە ئەتوانین دەسەڵاتمان بەسەر ئەم تێکستەیە پشکی و جارێکی تر لە ناو زمانەکەی خۆمانە دای بهێنینەوە بۆیە وەکو یەک دای ناهێنینەوە دیسان لە ناو ئەم زمانەیە. یعنی هەندێک جار هەستەکەم ناحەقیش هەیە لەمەیە کە بەرامبەر هەندێک تێکستی وەرجێڕان دەکرێت کە هیوادارم بتوانن ئیشی لەسەر بکەن ئێوە هەر لەم بەرنامەیە بیا لە بەرنامەی ترابێت سەر و تیشی بخەنە سەر ئەمانە بەڕاستی جێگەی ڕاستەکەی بەتەمایەوەین کاگارم لەوەی هەنێ تێکستێ بەڕاستی ئەسا من تێکستی ڕۆپیکۆرم بەدڵ نییەوەی شیر هەمووینەکە بەڵام کە وەرجێڕاوز ینی ناڵم یەک لایەن ئێستادێکی مەدڵ بوو بۆ نمونە ڕۆپیکۆر هین بەکار نایەنێت خاڵبەندی هیچ بەکار نایەنێت نووسینەکانیە ئەویش هێمایەکە بۆ نووسینی پنجابی چکە لە نووسینی پنجابی خاڵبەندی بوونی نییە بەڵکو تەنها سپەیس بوونی هەیە. بەڵام اینجا ئەوەی کە جێگەی پێکەنینە ینی ئەو کتێبی شیر و هەمووینە لەلایەن دوو کەسە وەرجێڕاوە ینی هەم لەلایەن توان ئەمینەوەم لەلایەن کاکسیامەن نای باوکو باپیریم لەبیرسۆ ینی لەلایەن دوو کەسە وەرجێڕراوە لە زمانی سێمە بۆ نمونە لە خۆی بە تێکستەکە بە زمانی ئینگلیزی نووسراوە لە زمانی سویدی وەریان جێڕاوە یەک ینی ئەگەر سێری هەر دەقەکانکە یەک دنیا خاڵبەندیان بۆ داناوە لە کاتێکات من ینی لەسەر ڕۆپیکۆر ئینتەروی ئەوم خوێنەوەتەوە خودی خۆی ئەڵێ من بەبێ خاڵبەندیە نووسم ینی تەنها ئەو لایەنە بەدڵ بوو کە تێکەڵاویەکی کرده بوو لەناو کللتوری پونجابی لەگەڵ نووسین ئینگلیزیە ئەو لایەنە ئێستاتیکین بەدڵ بوو وەکو کارێکی هونەری ئەو شان تێگا بوو لە وەرجێڕانەکە. بەزەوە من ئەوانەی کە باسە کرد لە دەربارەی ئەم نووسەرانە ئەم هێنە بۆ یەکشتی تر خەڵک ینی هەڵێک سەرنجی ڕاکێشام لە کتێبەکە و لەو بەشەی کە لەو 16 لاپەڕێکە خوێنە بوومەوە لەگەڵەوەی باس لە نووسەری پاسەبەستەکەی باس لە خوێنەری پاسەبەستیشەکەی یعنی قەیناکە باز لەوە ئەەکەی کە نووسەری پاسەبەست ئەبێتە هۆی بەرهەمهێنەری چۆنەڵی خوێنەری پاسەبەست و هەتا دوایی بەڵام لە هەمان کاتە ئەکرێ ئەمە پێچوانەش بێم هاوکێشێ خوێنەری پاسەبەست چۆنە بینی چکە تەنانەت تۆ دوو کتێبی شتەیە لەسەر بە کللتورکردنی خوێندنەوە. ڕاستەکەی مەسەلەی خوێنەر شتێکی قوڵە بەڕاستی من چەند ساڵێکە بیری لە یەکەمەوە و بەرهەمی ئەو بیرکردنەوەش دوو کتێب بۆ لەسەر بە کللتورکردنی خوێندنەوە و لەم دوو کتێبەیە ئەتوانم بڵێم لە هەریکیشانە نیوەی لەسەر خوێنەرە چکە خوێنەر کائینێکە کە بەرکەوتنی جیاوازی هەیە لەگەڵ تێکستەکانە. یعنی یەک کتێب ئەگەر 1000 خوێنەر بیخوێنێتەوە
هزار بەرکەوتنی جای هەیە بۆ ئەم تێکستە. ینی بۆیە بەڕاستی کائینێکە لای من ینی شایانی بیرکردنەوەیە. هەتا ینی خوێنەرێک ئەگەر چەند جارێک بەر یەک تێکست بکەوێت، بۆ نمونە من کتێب هەیە چەند جارێکم خوێندەوە لە چەند زەمانێکی جیاوازە، هەر جارێک بە شێوەیەکی تر بەر ئەو تێکستە کەوتم. لەبەرەوەی من مەرحەلەی ترم بڕیوە، کۆمەڵێک کتێبی ترم خوێندەوە، باگراوەندی سەقافی من هەندێک چۆتە پێشەوە، یا بڵین گۆڕانی بەسەرا هاتووە. بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ پرسیارەکە، خوێنەری پاسیف یا بە بڵێن نووسەری پاسیف خوێنەری پاسیف بەرهەمێنێ، لەبەرەوەی بیر بۆ خوێنەرەکە ئاکاتەوە، بۆیە خوێنەرەکە پاسیڤەکە. یعنی بەڵام نووسەری ڕاستەقینە بیر بۆ خوێنەر ناکاتەوە، خوێنەرە خاتە کەڵکەڵی بیرکردنەوە. ینی گەورەترین کێشەی بەشی زۆری تێکستی پەرەپێدانی مرۆیی ئەوەی کە بەو ناوە بڵاوە کرێتەوە، یان بەشێکی زۆری ئەو نووسەرانی کە من وەکو واعیز ناوم هێناون واعیز نووسن، ئەمانە بیر بۆ خوێنەرەکەنەوە، پێڵێن لێرەوە بڕۆ، ئاوها بکە، ئاوها بڕۆ، ئاوها دەوڵەمە نەبی، ئاوها بڵێ. لە کاتێکە کتێبی ڕاستەقینە ڕێگای بێشومار لە بەردەم خوێنەرە ئاکاتەوە، لەبەرەوەی وەک پێشووتر وتم خوێنەرەکانمان جیاوازە، بۆیە هەر خوێنەرێک ڕێگەی خۆی هەڵەبژێرێ لە ناو ئەم تێکستەیە. یعنی کتێبی ئەلف بۆ من جۆرێک لە ڕێگەی تایە بۆ ژیان، هەمان کتێب بۆ بەڕێزت جۆرێک لە ڕێگەی تری تایە، نەک یەک ڕێگەی تاوێ بۆ هەردووکمان، کە ئەمە بەڕاستی ترسناکترین کتێبەکان بەلای من ئەوانن کە یەک ڕێگا پیشانی خوێنەرەدەن بۆ هەموو خوێنەرەکان. تەنانەت باسی دۆگما کردبوو، یعنی ئەوانە دۆگما ئەهێن نەکایەوە، ینی شەوە وەکو ئایدۆلۆژیاوانەوە کتێبە بێگومان، ینی جۆرێک لە دۆگما بەرهەمێنن، چکە ناڵم هەمویان بە یەک ڕێگای ئاراستاکە، بە یەک ڕێگەیە کە بەڕاستی ئەمە ترسناکە، چونکە ڕێگەی هەمومان وەکو یەک نییە، هەمومان هەر یەکە و شێوازی تایبەت ژیانی خۆمانمان هەیە، جۆرێک لە ژیانەمانەوە بژین، نەک هەمومان بە یەک ڕێگەیە بڕێن. تۆ بیهێنە بەرچای خۆ دەگەر لە ناو شارێکی وەکو سلێمانیە هەر هەمووی نانەوە خانە بێ، ینی هیچ دوکانی تریتیانە بێ، ئەمە ئەکرێت؟ ناکرێت. یان ئەگەر هەر هەمووی شۆفێری تەکسی وێ، ناکرێت، بەڕاستی ژیان ناڕوە. ئەگەر هەر هەمووی وەستای بینا بێ، ناکرێت. یا هەر هەمووی نووسەر بێ، دیسان ژیان هەر ناڕوە. کەواتە ترسناشی ئەم جۆرە لە کتێب و ئەم جۆرە لە نووسین ئەوەیە کە ئینسان پاسیڤەکە، ئینسان والەیەکە لە یەک پەنجەرەوە سەیری دنیا بکە، لە کاتێکە دنیا دەتوانیت لە هەموو لایەکەوە سەیری بکەی، لە هەموو لایەکەوە جوانیەکانی ببینی، وەکو وایە کەسێک لە ناو ژوورێکا بێ، تەنها نەک پەنجەرەیەک، تەنها یەک کونی پچکۆلەی تیاوێ بتوانێت سەیری ڕووناشی دەرەوە بکە، تەنها لەوێ بۆ خۆر ببینێت، تەنها لەوێ بۆ هەور و باران ببینێت. بەڵام ئەگەر بێتە دەرەوە بچێتە سەربان، دەبینێت دەتوانێت لە سەدان گۆشەوە سەیری دنیا و هەور و خۆر بکە. بۆ یەک کتێبە ڕاستەقینەکان ئەوەن کە دنیات بەڕووە واڵاکەن و ئەتوانی تۆ لە هەموو لایەکەوە دنیا ببینی، ژیان ببینی، ڕێگەی خۆت بدۆزیتەوە تایە، داهێنانەکانت گەشە پێ بدەیت. کاگەرم یەک دوو پرسیاری کۆتایی ماوە، ئەمەوێ باس لە تێماکان بکەم، ئەوانی کە بەکار ئەهێندێت لە ینی ئەو پەیامانەی کە بەکار ئەهێندێت لە ئەم وێژەی تازەی کوردیا کە هەیە. بۆ نمونە تۆ ئەم بەشەی کتێبەکەتم کە خوێنەوە باز لە بێئومێدی و تەنیایی و دەردەدڵیەکەی لە وێژار چۆنە باسی دەردەدڵیمان کرد، بەڵام بۆ نمونە بێئومێدی و تەنیایی پاسیڤانە بەکارهێنراون لەلایەن نووسەرەکانەوە. یعنی ئەگەر سەری وێژەی جیهانی بکەین لە چاوەڕوانی گۆدۆدا، یان تۆ نمونەیەک بێ کامۆ هێناوەتەوە بۆ نمونە ڕۆمانی نامۆی کامۆ کە بە مردن دەست پێکا، بە مردن کۆتایی پێ، بەڵام ئەگەر سێری ناوەڕۆژی بابەتە بکەین دەربارەی ژیانە دوێ، دەربارەی چۆنێتی ژیان و یعنی پەیامێکی هەڵگرتووە بێئومێدیەکە، ئەو بێئومێدیە نییە مرۆڤەکە پاسفکە یاخود تەنها دەردەدڵیەکانی خۆی بنووسێتەوە. یان بۆ منە ئێرنەست هێمنگوای خۆی کوژێ، بەڵام وێژەکەی ناکوژێت. بەڵام ئەم تێمایانە ئەبینین زۆر بە هەڵە مامەڵەیان لەگەڵا کراوە لە وێژەی کوردیا، بە تایبەتی لەو نووسەرانی کە لە کتێبەکە تا باس کردوون.
بەڕای تۆ چ ڕێگەی ینی چۆن ئەبێت ینی هەڵ بکەین لەگەڵ ئەم تێمایانەیە بەکاریان بێنین چۆن پەیوەندیمان هەبێت لەگەڵیانە لە دەقەکان کایانووسی بڵێ ڕاستەکەی ناڵم گەورەترین کێشەی نووسەری کوردەوەی کە بە باگراوند و نانووسێت کاتێک یەت باسی بێئومێدیەکە پێی وایە کامۆ بێئومێدە بەڵام ئەو دیوی ئەم ڕستانەی کامۆ نابینێت لە شوێنێکە کە باسی لە ناومێت بوونەکایتر وازانێ بپشیتە ماڵەوە لە سوچێکە دانیشی و هیچ شتێک نەکەی لە کاتێکە وان نییە ژیان بریتێ لە کار و چالاکی بریتێ لە داهێنان من زۆر بڕوای تەواوم بۆ قسەی هایدگەر هەیە کە ئێمە فڕێدراوینەتە ناو ئەم بوونەوە و بە نیگەرانیەوە لە ناویین بەڵام خەریکی داهێنانەکانی خۆمانی کەواتە ئێمە نیگەرانی بەڵام ناومێد نین کاتێک ئینسان ناومێدە بێ یعنی ئەوەستێ ئەبێ کاتێک کە تۆ ناومێد بووی ئەم ناومێدێت بکەی بە وزە و چالاکی من یەک مانگ لە ماڵەوە بووم لە کاتی کەرەنتینەیە بەڵام هیچ ڕۆژێکم نەبوو کە من کتێبێکی تیان خوێنمەوە هیچ ڕۆژێکم نەبوو سەیری فیلمێک نەکەم سەیری زنجیرەیەک نەکەم لەگەڵ بڵێن ماڵەوە مناڵەکان و ماڵەوە یعنی حتا خێزانم ڕۆژێک گوتی تۆ ئێستا لە جاران سەرقاڵتری یعنی هیچ لەو مانگەیە هەستم بە هیچ بۆشاییەک نەکرد کە لە منە کە من لە ماڵەوەم بگە من یعنی توانم بڵێم کۆمەڵێک کتێبی زۆر باشم خوێندەوە کە سەفەرم کرد بۆ ئەستەمبوڵ لە ڕێی ئەو کتێبانەوە سەفەرم کرد بۆ قاهیرە سەفەرم کرد بۆ چەندی شوێن کرد بۆیە تۆ ئەکرێ حاڵەتی تەنیایی خۆت بکەیتە کەرەستەیەک بۆ دەربازبوون لی بۆ داهێنان تەمان خوێندنەوەش داهێنانە من ئەمێ ئاماژە بووم تۆ کە کاتێک دەخوێنیتەوە کەواتە جۆرێک لە ئەزمموی ترەخێتە سەر ژیانی خۆت ئەزمموی ئەوانی ترەخێتە سەر ژیانی خۆت من بەبێ ئەوەی پشم بۆ ئەستەمبوڵ لە فترێک کەرەنتینایە دوو ڕۆمانم لەسەر ئەستەمبوڵ خوێندەوە کووا بوو دوو جار پشم بۆ ئەستەمبوڵ هەر جارەی لە ڕێ نووسەرێکەوە یعنی گرنگ ئەوەی ئێمە بتوانین هەموو چرکێکی نیگەرانیەکانمان ناومێدیەکانمان تەنیایەکانمان بقۆزینەوە بۆ داهێنان من بۆیە ڕەخنەی زۆرم لەو جۆرە لە ئەدەبیاتە هەیە کە ئینسانی پاسیڤ دروستەکەن ئینسانێک دروستەکەن کە لە ناو ژوورەکەی خۆیان بە دیار گۆرانیەکەوە بگری نەک بە دیار ئەو گۆرانیەوە لەگەڵ یا بفڕێ لەگەڵ یا هەناسەیەشی ئارام بە نەک لەگەڵ یا بگری ینی من کەسم بینیوە لەگەڵ گۆرانیشی فڵان کەسا گریاوە لەبری ئەوەی هەمان گۆرانی کە من گوێم لێگرت و ئاسوودەیەشی گەورەی بە ڕۆحم بەخشیوە بۆچی لەبەروی تۆ بە دیدگایشی تر و گوێ لە گۆرانیەگری نەک بە و دیدگا سۆزگەراییە و ئەوەی کە تۆ ئینسانێکی ڕووخاوی ئینسانێکی ئەبێ لە خۆت بێ ئینسانێکی داڕووخاوی هیچ پێ ناکرێ نەخێوان نییە ئینسان ئەتوانێ لە خراپترین حاڵەتەکانە سەیری فیلمێکی جوان بکە لە ڕێی ڕۆمانێکەوە گەشتێک بکە لە ڕێی خوێنەوەی کتێبێکی فکریەوە باگراوندی معریفەی خۆی زیاد بکە هەموو ئەمانە ئەو قسەی هەمانگوایان بیرەخەنەوە کە بە ڕێزیشت ئاماژ بناوکەیە ئینسان دەبەزێت بەس تێک ناشکێت ینی کرۆکی ڕۆمانی پیرەمێرد و زەریا لەسەرەوەیە ئەو پیرەمێردە دەیان جار شکستە هێنێ بەڵام هەر نابەزێ دیسان دوای ئەو شکستە گەورانە دوای لە دەستدانی نەهەنگە گەورەکەی کە ڕاوی کردووە ئەو ماسیە زەبەلاحەکە دوای ئەو هەموو عەزابەی کە چەشتوێتی هەموو جانی بۆ ببرین و ئازار و ئەوە دیسان دەست بەڕاوەکاتەوە کەواتە ئێمە نابێ بۆستی ئەبێ بەردەوام بین لە داهێنانەکانمان لە کارمان لە چالاشیمان لە پرۆژەکانمان دروستە کاگارە ئەمە دوایین پرسیارم بکەم هەرچەندە پرسیارەکە بەڕاستی بڕوا ناکەم پەیوەندی بۆ تێزانیەوە هەبێ بەڵام من حەزەکەم ڕایەکیەوە بزانم دەربارەیەوە یعنی بە جۆرەی توانای بۆ تێگەیشتنی خۆگەر وەڵامی ئەوم بیتەوە هەرچەندە زانین ئەستا لە تەکنۆلۆژیە زیرەکی دەستکراتەوە تەکایەوە کە ئامێرەکان ینی بە شێوەیەکی وا پرۆگرام مەکەین کە لە مرۆڤ زیرەکترە بن جا من شتێک کە تێبینیم کردبوو کە خودی خۆم تاقیم کردوتەوە بریتیە لەوەی کە ئێستا زیرەشی دەستکرد شعرە نووسێت ینی کۆمپیوتەر شعرە نووسێت جا هەندێک لە تێکستەکانیان تەنانەت ئەوەیە تەنانەت وێبسایتێکەیە دوو شعر تێهاتێ ئەڵە کامە لەلایەن مرۆڤ نووسراوە کامە لەلایەن ڕۆبۆتۆ نووسراوە
یعنی وردە لەگەڵ زیرەکبوونی ئامێرەکانیش وای لێ بە شێوازێک شعرەکە ئەنووسێ کە جاری وایە زۆرجار قورسە لە هی ئەوەی کە مرۆڤەکە نووسیویەتی جای بکەیتەوە. ئیترا وێبسایتێکەیە کە چەند زانایەکی کۆمپیوتەر ئیشیتیاکەن کە کۆمەڵێک ئالگۆریتمی کۆمپیوتەریان بەکارهێناوە لەگەڵ شعری ئەو شاعیرانی کە هەبوون ئیتر لە سەردەمی ڕۆمانتیک و تا دواییە کۆمپیوتەرەکە خودی خۆی شعرە دروستەکە کە لە هەمان کاتاواتا شیە کە دڵنیام لە زۆرێک لە شعرەکانی شاعیرانی شەی کرد باشترە. یعنی زۆر جار کەسەکان سەریان لێ شوێ جای بکەنەوە کە ئەمە ئایا مرۆڤێک نووسێتی یان کۆمپیوتەرێک نووسێتی. بەڕایەوە هەڕەشەیە بۆ سەر وێژە چکە تەنانەت چۆن ڕۆمانێک هەیە کە زیرێکی دەستکرد نووسیویانە بەڵام ڕۆمانەکان تا ئێستا سەرکەوتوو نەبوون هێشتا لە پەرپێدانن لەوە بەڵام لە شعرەکانە تا ڕادێک سەرکەوتووی دیارە کە کۆمپیوتەر شعر بەرهەمێنێ. بەڕایەوە مەترسی نییە بۆ سەر داهاتووی وێژەی جیهان بەشێکی گشتی یان جۆرێکە لە وێژە. بەڵێ من قەنەعاتم وایە هەر خودی تەکنەلۆژیا و ئەم پەرسەندنە خێرایی تەکنەلۆژیا مەترسی گەورەی بۆ سەر خودی ئینسان خۆشی لەبەرەوەی نەک تەنها ئەدەبەکەمان ڕەنگە بەشێکی لە ناوبەرچکە من بڕوام نییە بتوانێت هەمووی لە ناوبەرێ بەڵام ڕەنگە بەشێکی لە ناوبەرێ بەشێک لە جوانەکانی کەم کاتەوە یا بڵێن تێکستی جوانمان کەمتر بێتەوە بەڵام هەمووی لە ناو نابە. بەڵام خودی تەکنەلۆژیا مەترسی گەورەیە بەم خێرایی ئێستا ئەگەر گەشە بکە ڕەنگە مەترسی گەورەبی بۆ سەر ژیانمان بۆ سەر پەیوەندیەک کانمان بۆ سەر پەیوەندە سۆزداری و کۆمەڵایەتەکانمان کە نمونەی دیار هەیە کە لەم چەند ساڵەیە لای خۆمان کە گەشەی سندووە تێکشکاندنی کۆمەڵێک بەها و پرەنسیپ هاتوۆتەکایەوە. یعنی ئەوەی هەر خودی ئەو نامانەی کە وەختی خۆی دەنووسرا لە نێوان دوو هاوڕێیە بۆ نمونە لە نێوان دوو نووسەرا لە نێوان دوو خۆشەویستە بەدەست ئەنووسرا و دەڕازێنرایەوە و هینەکرا هیچی ئەمانە نەماوە ئەمانە تەکنەلۆژیا لەباری برد. 100% ڕاستە من هەر هەڵێم نامەی نووسرا و هەر بەکارێنم لەگەڵ چەند هاوڕێک ینی حەز ناکەم و بفەوتێ چکە بەڕاستی نامەی نووسین بەدەست تاموچێژێکی زۆر جیاوازتری هەیە و بیرکردنەوەیکی زۆر جیاوازتری پێویستە لە نووسین بەڕای من. حتما جا بەڕاستی قسەکە لەسەر ئەوەیە ینی قسەکە لەسەر نمونەیەک نییە کە تۆ حەزت لێ ئەم کولتورە بپارێزی. قسەکە لەسەرەوەیە کە تەکنەلۆژیا ڕەنگە ئەگەر بە وریاییەوە بەکارهێنانی هەڵە بلوشێ. تەکنەلۆژیا لەبەرەوەی ئێمە بەکارهێنەری بین ئەو بەکارمانهێنێ. ئەنی من لە یەکێک لە کتێبەکانمان ئاماژەم بۆ یاوە ئەگەر بە وریاییەوە تەکنەلۆژیا بەکاری نهێنی ئەو تۆ بەکارهێنێ. یعنی ئەگەر گەنجێک ڕۆژانە 6 ساعت مۆبایلەکەی هەر بەدەست و بێ خەریکی یاری و خەریکی هەندێک شتی تەرفیهاتی بێ نیشانەی ئەوە نییە کە ئەم تەکنەلۆژیا بەکارهێنێ. تەکنەلۆژیا ئەوی بەکارهێناوە 6 ساعت سڕی کردووە نەیهێشتووە لە شوێنی خۆیان بجوڵێ نەیهێشتووە هیچ چالاکیەک بکە لانی کەم نەیهێشتووە ئاسمانی شین ببینێ درەختێک ببینێ وانە هەناسەیەک با لە هەوایشی پاکتر لە ژوورەکەیە کەواتە تەکنەلۆژیا مەترسیەوە. من پێم وایە ئەم مەترسی ئەگەر وشیاری لەگەڵانە بێ ڕەنگە کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە و ئەمە تەنها وەگوتم ئەگەر کاریگەری بۆ سەر ئینسان هەبێ حتمما کاریگەری لەسەر ئەدەبەکەشمانە بێ ڕەنگە شیعری ئەلکترۆنی و چیرۆشی ئەلکترۆنی و ڕۆمانی ئەلکترۆنیش بێ کە بەڕێی من بڵێ یعنی ئەمانە شعر و چیرۆک و ڕۆمانی ڕاستەقینە نین. شعر و چیرۆک و ڕۆمانی ڕاستەقینە لە هەستی ئینسانوێ یەتە دەرەوە. ینی من ئەلەم ڕۆژانە ڕۆمانێکم خوێندەوە بە ناوی مردوخانەکەی بەغا تەسەور ناکەی چ هەستێک لەو ڕۆمانایە کەسێک پاسەوانی مردوخانەیە کە چی ئەبینێ لەوێ. یعنی ئەمە مستحیل لە کۆمپیوتەرێک هەستی پێ بکە ئامێرێکی تەکنەلۆژی تر ڕۆبۆتێک هەست بەم حاڵەتە بکە بتوانێ بیگوێزێتەوە. من نەچوومەتە مردوخانەوە تا ئێستا بەڵام ئێستا هەموو کونوکە لەبەرەکانی مردوخانەیەک شارەزام و ئەزانم چیتی ئاگوزەرێ وەزانم چۆن نەخۆش تەشریحەکەن چیتر لە پشت ئەمەوە هەیە چ گەمەیەک هەیە لە ناو ئەم مردوخانانە. مەبەستم چییە؟ ئەمە مستحیلە ڕۆبۆتێک ئامێرێکی تەکنەلۆژی تر بتوانێت ئەمە بۆ من و تۆ بگوازێتەوە لە داهاتووە. تا ڕادەیەکی زۆر هاوڕام
تەنانەت دیڤڵنەوە هەراریش کە باسمان کرد یەکێک لە تێزەکانی ئەوەیە کە زیرەی دەستکرد بە ئاقارێکی خراپانەی بین. تەنانەت تێشی ئەڵێ مرۆڤەکان هەمیشە لە داهێنانی کەرەستەکانە باشتر بنۆک لەوەی بەکاریان بێنن. جوانە، زۆر جوانە، ڕست. کاگەرامجان ڕاستەکەی منیش پرسیارەکەم نەمەوە ئەگەر خۆت حەزەکەی دەربارەی کتێبەکانت یان ئەو شتانی کە باسمان کرد ئەگەر هەستەکەی شتێک ماوە من نەمپرسی بێ نەمانهێناوێتە سەر باس کاتەکەی تۆیە. سوپاس بۆ ئێوە، وەڵا خۆشحاڵ بووم بەم گفتوگۆیە. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. ڕاستەکەی من قسەی کۆتاییم لەسەر ڕەخنە ئەکەمەوە دیسان. زۆر گرنگە ئێمە هەم چاوێکی ڕەخنەیمان هەبێ بۆ بینینی تێکست، هەم دڵێکمان هەبێ ڕەخنە قبوڵ بکە، کە ئەمە زۆر زۆر گرنگە، کە ئەمە بەداخەوە لە لای ئێمە زۆر کەمە. هەم چاوەکەمان نییە بۆ بینینی دیوە ڕەخنەیەکانی تێکست، هەم دڵەکەشمان نییە، یا بڵێن دڵەکەمان کەمە یا دڵەکەمان لاوازە بۆ قبوڵکردنی ڕەخنە. من لە هەموو نووسینە ڕەخنەیەکانمە تەنها ئەم دیدەم هەیە، چاوێکم هەیە بۆ ڕەخنە، دڵێکم هەیە بۆ ڕەخنە قبوڵکردن، کە هیوادارم ئەو دڵە هەمووان ببنە خاوەنی ئەو دڵە کە ڕەخنە قبوڵ بکەن. لەبری ئەوەی پشینە دادگاکان لەسەر ڕەخنەیەک بە کتێبی تر وەڵام بێنەوە گفتوگۆی ڕەخنەی دروست بکەین. من هەموو ئەو ئەزیزانەی کە ڕەخنەم لەسەر نووسیون ئامادەم لە هەردی بەیتێکە لە هەر شوێنێکە گفتوگۆی ڕەخنەییان لەگەڵا بکەم. بەڵام کە ئەمە کە هەر ئەمەیە ئەتوانێ پێشمان بخا، هەر ئەمەیە ئەتوانێ هەنگاوی گەورە بنین لە ناو ئەدەبی کوردیە. دروست. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ تۆش. من هیوادارم ئێستا ناوەندی هێزت کە دامان مەزرانەوە ڕاستیەکەی هیوادارم بە شێوەیەک ئەنێ خۆبەخشانەکە ئیشی تیاگەن، هیوادارم ینی بە شێوەیەک گواش فراوانی پێین کە بتوانین ئەو دیبەیتانە ڕێخین لە نێوان بەڕێستان و ڕەخنە لێ گیراوەکان و وانی تر، وی هیوادارم بتوانین بگەینەوە ژێمەش. ئەسۆنە بێت زۆر سپاس بۆ کاتەکە و کاک ئارەمجان، زۆر سپاسی بیسەرانەکەم لە هەفتەی داهاتووە زنجیرەیەکی ترمانەوێت دەربارەی کتێبێکی دکتۆر ڤیکتۆر فرانکل کە بەناوی Man Search for Meaning، واتە گەڕانی مرۆڤ بە دوای واتایە، کە دەربارەی تیۆرەکەیەتی لە سایکۆلۆژیا بەناوی لۆگۆتێراپی. بۆ ئەگەر بتوانن ئەو کتێبە بخوێننەوە تا و کاتە زۆر باشە. بە کتێبەکەش زۆر نییە، لە دوو بەشیش پێگاتەوە، بەشێکیان دەربارەی زمانی خۆیەتی لە کەمپی نازیەکان وە، بەشی دومیش دەربارەی تیۆرەکەیەتی کە چۆن بەکارهێناوە بۆ ئەوەی واتا با بە ژیانی خۆی